ڕزان لەرکن ساڵتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانەوە دارتان شادە بمەوە دیارە گفتوگوێم شۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر لایەنە ئەرێنی و نەرێریەکانی بڕیاری یەکپۆشی کە لە کۆی 34 زانکۆ ئەوەی کە تاوەکو ئێستا بە ڕاشکاوی بڕیاری داوە سیستمی یەکپۆشی پەیڕەو بکە سەرۆکی زانکۆی سەلاحەدینە. ئەم شەو ئەمەوێت لە چەند گۆشەنیگایەکی جیاوازەوە لایەنە ئەرێنی و نەرێنیەکان واتە لایەنە ئیجابی و سلبیەکانی بخەمە ڕوو. ئایا بە یەک ڕەنگکردن ئاستی زانستی خوێندکاران زیاتر گەشە دەکا؟ ئایا بۆچی کوردستان لە کۆی وڵاتانی دەوروبەر و دراوسێ ئەم بڕیارەی داوە بە تایبەت لە زانکۆی سەلاحەدین؟ ئایا زانکۆی سەلاحەدین وەکو زانکۆی دایک کاتێککە بڕیارێکی لەم چەشنە دەدا ئەمە یەکسانە بەوەی کە ئیتر زانکۆکانی دیش بە دوای زانکۆی سەلاحەدیندا ئەم بڕیارە دەدەن؟ هاوکات هەڵوێستی ڕوون و ڕاشکاوی وەزارەت چییە لەسەر ئەم پرسا؟ بۆ ئومێدەی سەرنجشان ڕابکێشم میوانە بەڕێزەکانم بەڕێز کاک دکتۆر کامەرانی یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین، کاک هاوڕێ تۆفیق وەکو مافناسێک لێرە میوانە، کاک مسلم عەبدوڵڵا جێگیری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پارلەمانی کوردستان خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان هاوکات توێژینەوەی زانستیشی تێدا لەکەڵبەتە، کاک تەڵعەت تاهیر یاردەدەری ڕاگری کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەدین، خات و دکتۆر مەهاباد کەمال سەرۆکی زانکۆی هەڵەبجە لە سلێمانی، دکتۆر ئومێد ڕەفیق سەرۆکی زانکۆی جیهان لە سلێمانی، پرۆفیسۆر دکتۆر ئاری عادل سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک. بەخێر بەسەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دیارە کاک دکتۆر توانە نەجە وەکو وەزارەت لێرەیە و هەمووتان نزان بەڕێوەبەری گشتیە لە وەزارەتی خوێندنی باڵا. بەخێراتم سەرچاوەکان و سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دیارە چەند ڕایەکی خوێندکاران وەرەگرین، هەرچەندە من زۆر کەم بەڕاستی ئەو ڕاپرسی و ڤۆکسپۆپانە دادەنێم لەبەرەوەی کە پێم وایە زۆر زانستی نییە، بەڵام دوو خوێندکار لەگەڵ یەکپۆشیدان دوو خوێندکاریش دژن با گویان لێ بگرین و پرسیاری ئەوە لە جەنابی سەرۆکی زانکۆی سەلاحەدینەکەم بۆچی لە کۆی 34 زانکۆ جەنابیان ئەم بڕیاریان فەرمووە، پاش ئەم ڤۆکسپۆپە وەڵام دەداتەوە. فەرمووە. خاڵە باشەکانی ئەوە بوو کە دەتوانین بڵێن لە زانکۆکەی ئێمە کە زانکۆی کە زیاتر خوێنی پێویستە کە قوتابیان زیاتر پێویست دەکات کە بخوێنن، وا دەکات کاتێکی باشتریان بۆ بگرێتەوە کەمتر بیر لە بکەنەوە چوو بۆشن بۆ بەیانی زیاتر دەتوانن بیر لە خوێندنەکان بکەنەوە. و خاڵی دووەم بەڕای من ئەوەیە کە ناتوانم بڵم چینایەتی ناهێڵێت، بەڵام چینایەتی دەتوانم بڵم ئاچوق دەکاتەوە لەبەرەوەی چونکە بە چینادە دەتوانێت بە کاتژمێرەکەی دەستت بە پێڵاوەکەت بە ئۆتۆمبیلەکەت پێشانی، بەڵام هەر چۆنێک بێ و باشترە. بە بڕارێکی باشی نازانم لەبەرەوەی تەلەبەی زانکۆ تا لە ئاستێگایە لە تەمەنێکایە کە باشوخراپی خۆی ئەزانێت چی لەبەر بکات چی لەبەر نەکات، حەسوودی نەبات بە دەوروبەرەکەی و ناتوانێت بخێتە ناو قەفەزێکی دیاریکراوە. بڕیارێکی باشە چونکە لە داخلیین و وەزعی کۆمەڵێک لە هاوڕەکانمان ئەبینین، یانی ئێمە تەلەبەمان لەگەڵایە ئەوەیە وەزعی زۆر باشە تاڵ، بەڵام هەشمانە وەزعی زۆر خراپە، باوەڕکە پارەی ڕۆشنەوەی پێ نییە. هاوڕێم هەبووە 3 مانگ لە داخلی بووە، یعنی نەچوەتەوە. بڕاستی بدیتنەوە من بڕێڕێک پوشە ئەزانکۆدا بڕێڕەکە نەجێ خۆدا چونکی هەندی مادێتی قوتابخانە التزاماتێک بوو ئەن جایەکێ پەسەندکردنەوە بڕێڕە بوو لە زانکۆێ و پەیمانگە دەما قوتابێتی تە زانکۆ پەیمانگە بدەمی ئازادیە خۆت وەرگریش بۆ هەڵبژارتنە جوور بەرگیانج بۆ هەڵبژارتنە هەر تشتێکی دیکە گرێدای ژیاناوی بیت.
لە ڕووی مەسەلەن بینایە و پێداویستەکانی مختبەرات و ئەو شتانە ڕاستە کەم و کوڕیمان ماوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچی بۆیە پێم باشە بودجەیەکی باشتر بۆ زانکۆکان تەرخان بکرێت لە ڕووی سیستەمی خوێندنەوە پێویستە گۆڕانکاری بکرێت لە خوێندندا واتە تەلەبە بکرێت بەسەر سەرپشکی خوێندنەکە نەک مامۆستایان هەنێ تەلەبە هەیە بنەخۆی قوربانی ئەم سیستەمە چونکە جیاوازیەکرێت لە بینی تەلەبەکانە دیارە لە زانکۆکانە هەیە و هەروەها زیاتر پشت بە ئیمتیحانا دەبەسێت نەوەکو ڕۆژانە و بەژاریکردنی قوتابیان نەهێشتنی مۆبایل وەکو مەکتەبی لێ بکرێت زۆر باشتر ئەبێت یعنی بەجددیتایەتی لە کلاسەکانە تەسویری مامۆساکە زانکۆتمانوکە پێتیوی گەلا گۆڕانکارنە چونکە هەندی مادێتی هەر وەزیرێکی خواندنێت دێتنیان هەر ڕاگرێکی قسمێکیان ژل زانکۆیەکە دێتە گۆڕین سیستەمێکیان و قانونێکی گەل خۆتینیت قوتابی نزانیت کە سەرچی سیستەم دەست پێت کات و سەرچی سیستەم دیمایەکتنیت ڕزان جارێک تر سلااوتان لەبێ دکتۆر وەکو سەرۆکی زانکۆی سەلاحەدین ئەمەوێ گوێم لە ئەرگومنت و لۆجیکەکەت بێ بۆچی ئەم بڕیارەتان داوە ئایا پێتان وایە ئەمە چارەسەری چه گرفتێکی خوێندکارانەکات زۆر سپاس کاگڕان خۆی گەورە مێرەبان سەرەتا دەمەوە ڕابگەێنم ئێمە هەر دەست بەکاربوونمان لە 2022 ئەو بەرنامەی دامان نابوو بۆ بەرزکردنەوەی ئاستی معریفی و کارژێری و زانستی لە زانکۆی سەلاحەدین نامەوێت تەنیا تەسک بکرێتەوە لە یەکپۆشی من هەر لە دەست بەکاربوونم سەردانی گشت کۆلیژەکانم کرد سەردانی گشت بەشەکانم کرد سەردانی بەشە ناوخۆیەکانم کرد بەڕاستی هەستم کرد کەوا لێکوانە جیاوازێکی زۆر هەیە لە چینایەتی لە ڕووی دارایی قوتابیان زۆر معاناتیان هەبوو قوتابیان زۆر معانیاتیان هەبوو خۆم هەر لە زانکۆی هەولێری پزیشک بووم ساڵی پار لەوێندە مەسئلەی یەکپۆشیمان ڕاگەیان لێروکانە بیرۆکەیەکم لۆ هات لەگە ئەنجومەنی زانکۆم باس کرد ئەنجومەنی زانکۆ بە پەسەندیان زانی ئەو بیرۆکەیەمان کردە ڕاستپاردەیەکمان کرد کردمانە ڕاپرسیەکەمان بەڵێ بە ئۆنلاین کرد بە ئۆنلاین کردمان بۆ ماوەی یەک هەفتە بوو 11,450 قوتابی بەشداریان کرد لەو 11,450 قوتابی 170.6 بە بەڵێ 129.4 بە نەخێر بۆ ڕامانگەیان 25,000 خوێندکار قوتابیتە پێ دەرێم کاگرانس 25,000مانەیە بەڵام 5,000مان دەرچنەم سا تەخەڕوجیان کرد کەواتە 20,000 دەتوانین لە 20,000 حساب بکەین بۆ ڕامانگەیان من ئەوەی دادەنێم یەک پۆشی بە ناسنامەی قوتابی دادەنێم بە ناسنامەی قوتابی زانکۆ دادەنێم سوودی کۆمەڵایەتی زۆرە هاوسەنجی دەرونی لە نێوان قوتابیان ڕدەگریتن هاوسەنجی دەرونی هەروە سوودی ئابووری زۆرە کاگڕست تەوەقع ناکەی کەوا لەو ڕۆژانە چەندین خانەوادەی قوتابیان پەیوەندیان بە ئێمە کرد و دەستخۆشیان کردووە ئەگەر ئەمن 170.6 بە بەڵێبی متەئەکیدم ڕاپرسی بکرێت لە نێوان خانەوادەی قوتابیان 100 لەگەر یەکپۆشینە بەڕاستی چونکە چێ ئەزیەتی دەچێشیتە ڕاستە قوتابیەکە داواکارە بەچیە خانەوادەی قوتابیە خانەوادەی قوتابی دەگەێتن لێروکانە بەنسبەت هەندێک ئێستا ئەوەی گلەیی هەیە گەیشتەکەنە من لەسەر ڕەنگەکەیە من گوتمان ساڵی 2022 دەستپێکی دەوامە هەروەکو وەزارەتی خوێندی باڵا ڕایگرتووە بەڵام گوتیتمان لە یەکی دەچێت ئەو بڕیارە دەچێت جێبەجێکردن پێشەوەش ئێمە دووبارە فۆرمەچی لەسەر قوتابیان دووبارە فۆرمەچی تەوزیع دەکەن لەسەر قوتابیان لەسەر ڕەنگەکە چکە تا ئێستا لەسەر ڕەنگەکە زۆر کاک دکتۆر کاتێک کە سەردانی بەشە ناوخۆیەکان و سەردانی کۆلێژە جیاوازەکانە کرد هەمومان دەزانین گەنج و خوێندکاری ئەم وڵاتە گلەییان زۆرە بەڵام بۆچی بەس بە تەنیا ئەم گلەییانت هەڵگرتەوە دڵنیام گلەی تریشیان زۆر لێکردوون دڵنیام جیاوازیەکی زۆر هەیە لە ڕووی بینایی زانکۆ ئەهلیەکان لەگەڵ زانکۆ حکومیەکان هەندێک مختبەری زانکۆ حکومیەکان زانکۆ ئەهلیەکان ینی هەندێک پرایەرتی ئەوان هەیەە بەڕاستی زانکۆ حکومیەکان نیانە بۆ ئەمانەت پێشان چارەسەر نەکرد پێ دوانە لە ئاسانەکەەوە دەستت پێ کردووە کاگڕنج لەوەوە دەستمان پێ نەکرد لەمە لە داواکاریەکان من بە خۆشحالیەوە حکوومەت هێرەی وەزارەتی خوێندی باڵا خودی جەنابی وەزیر توانی 170 لە داهاتی زانکۆکان بگەڕێنەوە ئێستا 170 بۆیە خۆمانە من لە 2002 هەتا ئەمڕۆ 3 میلیار و نیو لە زانکۆی سەلاحەدین خەرج کراوە 3 میلیار و نیو خەرج کراوە بۆ نوێژەنکردنەوەی تاقیەکان و هۆڵەکان بۆ کڕینی ئامێر بۆ کڕینی مەوادەکان دار کۆلێژێکی تەنها کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەدین ئیمساڵ بای 800 میلیۆنی ئامێری بۆ کراوە
بەس زانکۆی سلاحەتی زانکۆیەکی بچووگنیە زانکۆی سلاحەتی کێشەی زانکۆی سلاحەتی نەبوونی کەمپەسە کێشەی زانکۆی سلاحەدینین کەونی بینایەکانت چەندی چۆن مامەڵە لەگەڵ مافی بۆ نمونە لە 25,000 11,450 بە پێی ڕاپرسیەکەی ئێوە کە ئەمە سامپڵە ینی ڕەنگە خەڵکێک دەنگیش یا بە هەر خوێنکار نەبێ وەنیە؟ نا دەرمان هێناوە ئەوانەمان هەموو دەریناوی 2023 ئەڵێ بە دوو ئیمەیل ئیمێل باشە بڵین 15,000 18,000 باشە ئەی لەگەڵ مافی 2000ەکەی کە داوای ئازادی پۆشی نەکات چۆن مامەڵاکەی وەکو سەرۆکی زانکۆ کاگڕز ئێمە دەبی زۆری نوەرگین لە هەموو ڕاپرسیەک کە دەیکەی ئەتو ئەرێنی و نەرێنی هەیە لە سەرەتا متەئەکیدم ئێستا ئەو گلەیانەشی هەیە کە بستە بواری جێبەجێکردن پاساڵێکی دی ئەو گرەیانە نامینێتن تەجوبەمان هەیە لێر و کانشکای من گوتم لە سەرەتای کە دەوام دەکەی و فۆرمەش بەسەر قوتابیان دابش دەکەین ئەو فۆرمە بۆ چێ بۆ دیاریکردنی ڕەنجی جلوبەرگەکانە هەروە ئەو قوتابیانش کەوا ئیمکانێتیان نییە بتوانن جلەکەی دابین بکەن ئێمە وەکو سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین بۆیان دابین دەکەین مافی ئەوانەی کە بۆ نمونە لەگەڵ یەکڕەنگی دانین چۆن مامەڵیان لەگەڵدا دەکەن پێچەوانەی بۆ نمونە دیارە من گوێ لەگەڵ ئەوانەی کە لەگەڵینین بۆ چوونی یا ببوورە پرسیار و لۆجیکێکی جیاواز دەخەمە ڕوو بەڵام ئەمەوێ پرسیاری ئەوەت لێ بکەم بۆ نمونە ئایا ئەوانەی کە لەگەڵیانین ئایا ئێوە ئەمە پێچەوانەی فەلسەفەی وەزارەتی خوێندنی باڵانیە کە ئەڵێ خوێنکار سنتەرە نەخێر کات ئەدی ئەوانی لەگەڵینە ئەدی 1970 لەگەڵینە ئەگەر سبەی ئەوان داوات لێ بکەن بڵێن ئەوەی لەگەڵێتی کەس دەستی نەگرتووە بۆ نمونە بە یەک ڕنگ لەبەر بکەن بۆ نمونە فدراسیۆنێک دروست بکەن هەمویان یەک جۆر بپۆشن بەڵام ئەوی کە لەگەڵینە بە ئازاد بێ هەردوو بۆ چوونەکە مافیان نییە لێرەدا شەر نییە کاگڕز بە خۆت زانێەوە برای وابزان پەروەریژەکانە پارێزەر مافەروەرە ئەمن دووبارەی دەکەم و هەموو بڕیاری من نییە پرسیاری خوێنکاران هەموو شەر نییە هەموو بڕیارێک 100 بێ ئایا هەموو بڕیارێک لە وەزارەتانی دێن 100 خەڵکەکە لەگەریتی بەس دەبی بڕیار جێبەجێ بکرێتن چۆن ئەمە ڕێخستنەوەی دەوام من ئیمڕۆ سەرۆکی زانکۆی سەلاحەدین بەرپرسم لە زانکۆی سەلاحەدین بەرپرسم لە دەوامی قوتابیان چۆن ئەو بڕیارە ئەمن چۆن ڕێک بخەمەوە چۆن دەوامی قوتابیان ڕێک بخەم چۆن دەوامی قوتابیان ڕێک بخەمەوە مجبورمە من ڕاپرسی بکەم و مجبورم لەگە زۆری نەیبێ ئێستا هەر ڕاپرسیەک بکرێتەوە وەکو ئەمەی یەکپۆشی یەکسەری خێتە بواری جێبەجێکردنەوە ئامادەم ئەگە لە باشە هیوادارم لە پۆرتاڵی ڕوودا و خوێنکارانی خۆشەویست هەر کەسێک لەگەڵ یەکڕەنگکردنی جلوبەرگە لە کۆی زانکۆکانی هەرێمی کوردستان بە بەڵێ دەنگ بات هەر کەسێکیش دژی ئەوەیە و بە ئازادی تاکی ئەزانێت چۆن ئەپۆشێ و چییە پۆشە بە بەڵێ دەنگ بات یا بە نەخێر دەنگ بات اینجا مافی ئەوانە پێچەوانەی فەلسەفەی وەزارەتی خوێندنی باڵانیە چونکە وەزیر بەردەوامەڵێ خوێنکار سنتەرە هەموو شتێک لە پێناوی خوێنکاردایە مامۆستا زانکۆ کۆی پرۆسسەکە و کۆی سیستم و کۆی فەلسەفەکە ئەمە نوعێک لە دیکتاتۆریەتی قرار نییە کار دکتۆر وەزارەتی خوێنی باڵا مرکزیەتی نێشتێت جەنابی خودی جەنابی وەزیر سەربەخۆیی کارژێری و دارایی و زانستی هەموو دایتە زانکۆکان مەسلحەت خۆیان بە چ دەزانن دەسەڵاتی دایتە زانکۆکان دایتە زانکۆکان یان یادی بۆچی ئەوە مرکزیت نمایە لە وەزارەتی خوێندی باڵا مرکزیت ئێستا لەچەیە لە زانکۆکانە بەرگارەکان لە سەرۆکی زانکۆ پێتان وایە بەمە عەدالەتە سەسپێن یەکسانی دروستەکە تا حەدێکی زۆر بەێ یعنی ئەی خوێنکار مەسەلەن لەسەر مۆداوەکاری قوتابیان بوو باشە ئەی ئەگەر خوێنکاران بۆ نمونە ئازادن لەوەی مۆدلەکانی دەستکاریەکان ڕەنگە کەسێک کچێک تەسک بی دوورێ ڕەنگە کچێک بیکات بە مینی جۆب ڕەنگە کوڕێک بیکا بە پانتۆڵ ڕەنگە بیکا بە شارستۆنی ڕەنگە تەسکی کاتەوە ڕەنگە ڕیگولەر بێ ڕەنگە سلمفیت بێ ئەمانە ئازادن کاگەڕانس ئەتو دەزانی یەکپۆشی ڕێکپۆشی شەیە دوای پاشان کە ئەتو مەسئلەی یەکپۆشیت کرد پاشان دەتوانین بێسە ڕێکپۆشی هەندێشت هەیە دەتوانی سەبر مەنعی بکەین دەتوانی لێ نەگەڕی بەس ئەتو بتەوێت 100 هەر شتێک لێکوانە لە وڵاتەی جێبەجێ بکرێت 100 جێبەجێ ناکرێتن بۆ نمونە من ئەبە وەڵامی پرسیارەکەم نییە لەوانەیە ئێستا لە ڕوانگەی خوێنکارەوە ئەم مەسەلانە گرنگ بێت ئایا کچەکان ئازادن لەوەی تەسکەی دوورن فشەی دوورن کوڕەکان ئازادن لەوەی کە ئەیکەن بە شانتۆڵ ئەیکەن بە پانتۆڵ کاگرنس ئەگەر بگەڕێنەوە ئەتۆ ڕێنمایی قەدیم ئەوەی هەبوو بەرزفتەی قوتابیان تەبەڕوج ئەوەیە قەدەغەیە وەکو قوتابی ئەوەی زانکۆ قوتابیکارە تەبەرز نابێت هیچ شتێکێت تەبەرز بکات زیادە ڕۆیی بکاتن
زیادە ڕۆی بکە کەوەی جەنابەت دەری لە جلک تەشی یان لە جلگە بەری لەو شتانش دەبی کچەکان بۆیان هەیە تەنورە لەسەر ئەژنەوە بدورن لە ڕوانگەی دکتۆر و وەکو سەرۆکی زانکۆ سەلاحەدین و قەرارەکە مادەم نقاب هەیە و گوتنی مادەم محەجەبە هەیە بەڵێ تەنورەش هەیە و ئەتیاد ئەو خوشکانەمان کە نیقابەکەن ئیلا ئەوانیش ئەبێ ئەو ڕەنگە بێت بەری دەبێ هەموو یەک ڕەنگ بێت لە چکەکەش و عەباکەش هەموو دەبێ یەک ڕەنگ بێت بەێ کوڕەکان ئازادن ئەیکەن بە شانتۆڵ ئەیکەن بە پانتۆڵ ببوورە ئەیکەن بە شارستۆنی ئەیکەن بە لەوەی جلکەکان خۆمە ناچین بەو دەرەجەی ئەوەکان بکەین ئایا ئەوە بەرین بیات و بەو دەرەجەی ناچینە ناو ئەوەکان ئەوە ئازادن لەوەی بەێ باشە بۆچی لە 34 زانکۆ بە زانکۆی سەلاحەدین والله ئەوە بۆتمان باسمان کرد ئەوە دەگەڕێتەوە بۆ سەرۆزانکان جەناب دەرێ بۆچی لە 34 زانکۆ یەکەمین ئەمە باسی زانکۆ حکومیەکان دەکەم علاقم بە تایبەتەکان نییە چەندی سەرۆک زانکۆ پەیوەندیان پێم کردووە لە حەڤەهەش دەدانە بەێ لە چوادەدانە چادە زانکۆی حکومیمانەیە چەندی سەرۆک زانکۆ پەیوەندیان پێم کرێ زیاتر لە زانکۆی نایلم زانکۆیەکان پەیوەندیان پێم کردووە وتیان زانکۆی گەشە پێدانی تا گەشە پێدان خێر تایبەتە چه زانکۆ چه زانکۆی ناوەکان نارم چونکە ناوکانەکەن من محفوظە پەیوەندیان پێم کردووە چاوەڕانی زانکۆی سەلاحەدینەکە گە زانکۆی سەلاحەدین سەر بگری ئێمەش ڕای دەگەینی و وستەتاسەتش ڕای دەگەین یەک زانکۆی تر نەی کا زانکۆی سەلاحەدین هەر دیکەم بەرێ ئادەم ئەمە لەگەڵ دەنج قوتابیانین قوتابیانی خوێندکاران ئەگەر نزبەی زۆر گوتیان بەرێ دەیکەین زۆر باشە وەکو لیژنەی خوێندنی باڵا لە باڵا و پەروەردە و توێژینەوەی زانستی لە پەرلەمانی کوردستان بێگومان ئێوە نوێنەری سەرجەمچین و توێژەکانن ئەوانەی کە لەگەڵ یەکڕەنگیدان ئەوانەی دژی یەکڕەنگین وەنیە ئێوە ڕاتان چییە لەسەر مەسەلە گەورە میێرەبان سەرەتا سپاس بۆ بەڕێزت ئەو میوانە بەڕێزانش لە ڕاستیە کاک ڕنجبن جارێ وەکو مسلیم هاتووم بۆ ئێرە وەکو نوێنەری لێژنەکە نهاتووم وەڵام من وەکو جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە داوەتم کردووی بۆ هیچ خەتوڕێکی تا وەکو پەرلەمان بەڵام خۆ مەسەلەن 5 نەفەر لە ماڵێکە ڕێی جیاوازیان هەیە ڕێ پەنجێ دەست وەکو یەک نییە تا ئێستا پەرلەمان ڕێی نییە نەخێر لەسەر مەسەلە لێژنەکەی ئێمەش ڕاستی بابەتەکە تازەیە تر کۆبنەوەمان نەکرد پێ دوایە ڕێیان هەبێ ڕائەکە چۆنە بێ ئێمە پێمان وایە بنەمایەکی ئازادی هەیە لە وەزارەتی خوێنی باڵا خۆی وە کاکتۆری شارەتی پێدە زانکۆکان حڕن لە مامەڵەکردن لەگەڵ ژینگەی زانکۆکە ئەتوانم بڕیار لەوە بدەن چارە نووسی زانکۆکە بەچە ئاراسەیەکا بڕوام پێم وایە ئەو بڕیاری ئەگەر زانکۆیەک بڕیاریە هەموو کچەکان لەسەر و ئەژنەوە بیکەنەوە بە مینی جۆپی شەستەکان ئەمەش بە ئازادی دەزانی من پێم وایە ئەوەی کاکتۆر باسی کرد نابێ ئەوە بە ڕووکەشی سەیری بڕیارەکە بکەین بڕیارەکە بڕیارێکی جەریانە بڕیارێکی زۆر پڕ قازانج و پڕبایەخە لە مەساڵحی قوتابی خۆیەتی یعنی ئێمە گە بێن بە وردی کاک کە ڕەنشی بکەینەوە قوتابی بۆ دێتە ناو حەڕەمی زانکۆ دەرفەتت دەدەم ئەوە شەرح بکەی بەڵام پرسیارەکەم ئەوە بوو باسی ئازادیت کرد ئەڵێم ئەگەر کچەکان لەسەر و ئەژنەوە تەنورەکانیان دووری هەر بە ئازادی دەزانیت بۆ نمونە من پێم وایە ئەماکەوێتەوە سەر ڕای قوتابیەکە خۆی ئەوەی کە بیاوێت جلێکی چۆن بڵێ نیمچە ڕوود لەبەر بکە لەوێش ئەتوانێت ئەو دکتۆر لێ تەنوڕێکی جیاوازتر لە کەسێکی ئاسایی لەبەر بکە ئەوە شتێکی سەپێنی و ئیجباری نییە پێم وایەوە ڕێکارێکە وەزارەتەوە بەس ڕەنگەکە گرنگەکە وەزارەت دیاریەکە من پێم وایە زۆر کێشەی تر لە کۆڵ قوتابی ئەکاتەوە کە ئێمە ئەگەر بۆ نمونە کاک ڕەنج ئێمە هەمومان بە مەراحلی بەڕاستی زانکۆی خوێنی زانکۆیە تێپەڕیوین جارێک قوتابی کردێتە ناو زانکۆ مەهامێکی هەیە دێ بۆ خوێندن دێ حەڕەمی زانکۆ ئەبێ پێوی یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە ئەبێ لەسەر قوتابی جێبەجێ بکە قوتابی ئەبێ حەڕەمی زانکۆ جیا بکاتەوە لە مۆڵ لە بازارێک لە شوێنێکی تر لە دائیرێک لە فەرمانگەیەک کە من بۆ خوێندن هاتووم ئەبێ ئەو یاسایانێک کە لە زانکۆش دەرەچێ بەسەر خۆمی داتەطبیق بکەم جارە پێش هەموو شتێک یەک پۆشی کێشەیەکی زۆر گەورە لە قوتابی خۆی ئەکاتەوە کە بارگرانیەکی زۆر گەورەی دارایی لەسەر خۆی دروستەکە کاگڕنجستانە چی تەنها قوتابیان نازانی قوتابی چەندە بیر و فکری لەسەر جلەکانێتی کە ڕۆژ بەڕۆژ لە هەفتەیە تەنزیمیەکە خۆ نەخێر من کوڕان کەمتر ڕاستی ئینسان ئەگەر ڕاشکاوانە قسە بکە لە کوڕانە کەمتر ئەو حاڵەتە هەیە بەڵام بڕیارەی خوێندنی ببوورە زانکۆی سەلاحەدینە موشکیلەکە کچە نەکوڕ هەردووچیانن بەڵام ڕنگ بێت لە حاڵەتە ئەگەر بڵێن ورتری بکەینەوە
جلوبەرگی ئافرەتانە زیاتر ئەو شتە ڕەنگ ئەداتەوە. ینی من زۆر باش لەگەڵ یانە قسەم کردووە لەگەڵ دەور پشتم لەگەڵ قوتابیانە بەڕاستی پێشەوەی بێمە بەرنامەش لەگەڵ زۆر کەسێ قوتابی تر قسەم کردووە. بڕوا بکە ئەوەنە باری دەرونی قوتابیش مرتاحک یعنی جارە پێش هەموو شتێک قوتابیەکە خۆی ئیسفاداکە. ئەجا بۆ نمونە باری دارایی سەر خانەوادە سوکترەکە ینی کاکڕەنج من پێم وتی ینی قوتابیان ڕۆژ بە ڕۆژ جلەکانیان جیاوازەکەن بڕوات هەبێ لەگەڵ قوتابیا قسەم کردووە ئەڵێ من باری دارایم زۆر خراپ بوو بەس لەبەر ئەوەی سانسۆرێک و ینی جۆرێک لە زەختی دەوروبەری قوتابیم لەسەر بووە پێم عیب بووە هەموو ڕۆژ یان دوو ڕۆژجارێک جلکم وەکو یەک بێت بۆ لەبەرەوەی تانەوت تەشەری قوتابیانی دەوروبەرم هاتۆتە سەر ئەجا چینایەتی کەمەکاتەوە یعنی لێت ناشارمەوە کاگرانز بۆ ئێستا مەڕاشکاوانە قسەنەکەین بەشێک لە زانکۆکانمان ینی جۆرێک لە نمایشی جلوبەر ینی بەڕاستی عرس ئەکەن پێشکەش ئەکەن ینی ناشایستەیە بە خوێندن و بە زانست ناشایستەیە بە کولتوری کۆمەڵگا مەسەلەن دوورە لە بەها کۆمەڵایەتی و بەڵام بەنسبەت توێژینەوەی زانستیەوە هیچ توێژینەوەیکی زانستی هەیە بڵێ جلوبەرێک یەک پۆش بێ ئیتر مێشک ئەکتیڤترە بێ و هۆرمۆنەکانی پەیوەست بە گەشەی زیرەکی چالاکترە بن؟ نا ئەمە پێم وانە ئەوە هۆرمۆنەکانی زانکۆی جیهان کە زۆرترین ڕۆڵ و کاریگەری و داهێنانیان هەیە هیچ یەک پۆشیەکی تێدا نییە و جلوبەرێک هەر مەسەلە نیە سیستم و فەلسفەی خوێندنەکە مێشکی خوێندکاریەوە نەک جەستی کاک ڕەنج وایە ڕاستە بەڵام ناکرێ هەنێ ڕێکار و یاسا و بڕیاریش هەیە تۆ دەستی بۆ نەبیت چونکە تۆ مەسەلەن بەڵام من بینایەکەم دەستکە بەڵێ کێشەی خوێنی باڵامان زۆرە لارمی کوردستانە کێشەی بینایە کێشەی مامۆستای کێشەی موچەی شایستی داراییە بەڵام تۆ بێ دەست بۆ هیچی نەبێ وڵا لەبەرەوەی ئەوانە گەورەتر لەوە بەڵام ناکرێت دەستی زانکۆش بگری بێ ریفۆرمێک بکە بێ چاکسازیە بکە بێ هەوڵێک گرتووە ئێستا من پێم وایە ئێمە ئەبێ هاوکار بین ئێستا ڕاپرسی کراوە کاکتۆر لە ڕاپرسیەکان نەتیجەکەی دەستکەوتۆتەوە ڕایەکی زۆرینەی هەم قوتابی واگەر من پێشم وایە وەک بەڕێزیان باسی کرد ئەگەر ڕاپرسی لە نێو خانەوادی قوتابی بکەیت من پێم وایە زیاد لە سەتانەوە ئەگەر زیادەڕەوی نەکەین بڵێن سەتاسەد زیاد لە سەدانەوەتی لەگەڵ ئەوەیە دوای خەڵکی ئەم وڵاتە دژی سیستمی موچەیە بۆچی بە قسەی ناکرێ لە سەدانەوە 2.9 خەڵکی ئەم وڵاتە داوای موچە پاشەکەوت کراوەکان یاکاتەوە ئایا لەمەشا بۆ نمونە ئێوە وەکو لیژنەکانتان لە پەرلەمان سەپۆرتی خەڵک دەکەن مەرجە هەموو ئەو شتانەی کە پەرلەمانتار بڵێ وەکو پەرلەمانتار ڕەوەڵا زۆر باش پشتگیریمان کردوون پێمان وایە ئەو بابەتە بابەتێکە لەسەر ئەرکی حکوومەتە وەک چۆن ئێستا کێشەی موچەمان بۆچی زانکۆی ئۆکسفۆرد بەڵام ئەمەیان بەرپرسیارەتەکەی لەژێر زانکۆی ئۆکسفۆرد زانکۆی هاروارد بۆ نمونە ئەم مەسەلانە مەسەلە نییە لە لای زانست مەسەلەیە بەڵام لە فلیپین لە تایلاند لە کۆریای باکوور ئەوەی کیم جۆن ئۆن لەگەڵ کەمبۆدیا یەکپۆشی هەیە ئایا ئێوە وەکو لیژنەی خوێندنی باڵا ئەگەر بۆ نمونە فۆکەستان لەسەر ئەوە بێ ناعەدالەتی و جیاوازی چینایەتی لە ڕیشە ئەساسیەکە و بنە بڕتر بکەن باشتر نییە لەوەی لەگەڵ ئەم شتە سەتحیانەدا خۆتان مەشغوڵ بکەن پێدوانێ ئەو ڕێخۆشکێریە یعنی زۆر جار هەیە تۆ دەست بۆ شتێکە بەی بەڵام نازانی لە جێبەجێکردنەکەی چەندە قازانجەکەی دەرەکەی پێدوانە سەڕوویێنن کابرا بۆ نمونە ئەگەر ڕساسی هەڵبژێرن پانتۆڵێکی ڕساسی و کراسێکی سپی وەکو فەقیرەکە لە بەرەکە بەڵام جی کلاسەکەی لە گەراجەکە دادەنە بەڵام بۆ نمونە ئۆردەری خواردنەکانی هەر لە ناو زانکۆدا جیاوازە لەی هەژارەکە پێدوانە ئەمە سەتحیکردنەوەی مشکلەی ناعەدالەتی ئەم وڵاتەیە ناعەدالەتی ئەم وڵاتە زۆر ڕیشەی قۆڵترە لەوەی بەس لە جلوبەرگا بێت ڕەنج ناعەدالەتی لەسەرەوە شۆڕ بۆ تۆ خوارێ یعنی لەسەر قوتابیانیشە ڕەنجی داوەتەوە ئێمە لەگەڵ بەشێک لەسەر زانکۆکان دانیشتون وەکو لێژنە منەڵێم بەڕاستی تا لەگەڵ یاندانە نشی دەردە دڵی دوو بە دوود لەگەڵ نەکە نازانی بارودۆخی زانکۆکانمان چۆنە یعنی لەو جیاوازە چینایەتی کە ئێستا لە ناو قوتابیانە هەیە قوتابی نازانێت بەڕاستی سەرۆکی زانکۆ ئەنجومەنی زانکۆ چۆن مامەڵە لەگە هەڵێک خەڵکا بکە لە ڕووی دەوڵەمەندی و هەژاریەوە لە ڕووی سیارەی جیاوازیەوە لە ڕووی مۆبایل و سبێنەچی لە مۆزەفەکان
خۆ ئەم نەعەدالەتیە بەس مەکتەب نییە ئیبتیداییشی گرتەوە پرسە لە حرەمی خۆی کاکڕنج ئێستا کاکتۆر باسی حرەمی زانکۆیەکە ئێماڵن بەڵام حرەمی من ملیۆنێ نەعەدالەتی بۆ تۆی جێگیری سەرۆکی لیژنە لە پەروەردەدا ببژێرم وەڵێ هەیە پێت بڵێم مەسەلەن مناڵی ئەم وڵاتە هەندێکی وەکو کەمبۆدیاژ ناژی و هەندێکی ببوورە وەکو فلیپینیش نییە مەکتەبەکەی هەندێکیشی لە باشترین مەکتەبەکانی بەریتانیا باشترە کە شوڕاستە ئەوەژی شێک لە گرفتەکانە ئێمە تەوەرەکەمان ئەوە نیە ئەگەر نابینە سەر باسی کێشە و گرفتەکانی بەردەم پرۆسی خوێندن بەڵێ زۆر ڕاستە یەکێک لە ئاریشە و دەردە هەرە کوشندەکانی پرۆسی خوێنی پەروەردە لە وەزارەت پەروەردە تا بگراتە خوێنی باڵا ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ کەرتی ئەهلی لە هەڵکشانە و کەرتی حکومی لە پاشەکشەیە هەندێک کەس ڕای وایە ئێوە ئەمە ئەکەن بانگەشەیە بۆ ئەوەی کە خەڵک بچێتە مەکتەبە ئەهلیەکان لەبەر ئازادی پۆشین چونکە ئازادی پۆشین ببوورە زانکۆ هەلیەکان لەبەری ئازادی پۆشین لە لای ئەو عمرە زۆر گرنگە من پێم وایە قوتابی ئازادە کاگڕنج قوتابی ئازادە چ بڕیارێک ئەیە بۆ خۆی سپین زانکۆڵین ڕاگەێنێ بۆ هەیە بچێتە زانکۆیەکی حکومی بۆ بچێتە زانکۆیەکی هەلی لەوەیە ئەتوانی اختیاری هەلیەکانی وڵاتە خەڵک لەبەر ئازادی ناچێت ئاخر مەبەستم وەڵامەکەی ئەگەر کابرا دژی دەستورە خوێندن مەجانیە خۆی لە وڵاتەدا دژی دەستورە زانانی چی کە ئێستا بۆ کۆمەڵە سەرمایهدار چۆتە سەر و حکوومەت چاویان لێ پۆشێت نە مەکتەبی ئەهلی حەزەکەم زانی قانونی و دەستوریە نەزانکۆی ئەهلیش طبعا من دژی زانکۆی ئەهلی نیم دژی مەکتەبی ئەهلی نیم دژی داخستنی حجرێکی ئەم کوردستانەش نیم لەگەڵ هەموو علمەکەم بەڵام ئێوە چاو لەم هەموو نەعەدالەتی ئەم وڵاتە ئەپۆشن هاتوون لەسەر جلوبەرگەکان قساکەن پێدوانی ئەمە تەژیعی خەڵەتان نانە یەک دقیقە ئەمە هەردووکتان پێدوانیە ئێوە گەنجە خەڵەتێنن مەفهومی ناعەدالەتی قوڵترە ئێوە گەنج ئەخەڵەتێنن پێڵێن ئەگەر جلەکەتێک کرد بە ڕەساسی کچەکە گیان ئیتر تۆ لە وڵاتێکی عادل ئاژیت ئەگەر وانە پاش ئەم ناوڕە وەڵامم بەرەوە باشە سپاسە دەکەم بینەرانی هێژە ئەگەر ڕێمەوە من بە سروشت دژە ئەرگۆمنتم خۆتان نەزانن یعنی بێگومان ڕەنگە بۆ ئەوانش کە دژی یەکپۆشین پرسیاری ترم هەبێت بەڵام پاش ناو بڕەکە ئێستا بەرنامەی لەگەڵ ڕەنج تەنیا لە ڕوودا و ستریم پەخشەکرێ پەیجێکی نوێی ڕووداوە ئەتوانن لە پۆرتاڵی ڕوودا و پێم وایە گشتپرسیەکیان داناوە و خەریکە پۆرتاڵی ڕوودا و دایدەنێ بەڵام لەبەر ئەوەی ئێستا کۆمپانیای فەیسبوک سەپۆرتی پرۆگرامی درێژی لایڤ ناکە بۆیە لە ڕوودا و ستریم بەرنامەی لەگەڵ ڕەنج بە شێوەی زیندوو پەخشەکرێ ڕوودا و ستریم لایک کەن خوێندکاران ئەگەر لەگەڵ یەکپۆشیدان دەنگ بدەن ئەگەر دژین هەر دەنگ بدەن چونکە بەلای سەرۆکی زانکۆی سەلاحەدین و هەندێک لە سەرۆک زانکۆکانەوە دیارە مەسلەی دەنگدان زۆر گرنگە هەرچەندە ئازانم لە ڕابردوودا زۆر شتی ترتان بەدڵ نەبووە بە قسەتان نەکراوە بەڵکو ئینشاءڵڵا لەمە بەدوامە سەرەتایەک بێ بۆ ئەوەی کە گوێ لە ناڕەزایەتیەکانی گەنجان و خوێندکاران بگیرێت ئەگەر ڕێمەوە ئێستا بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێتەوە وەکو شتێکی جانبی گفتوگویەک دروست بووە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەسەرەوەی کە من کۆمنتێکم ما مەسلەی خوێندن بە پێی دەستوری عراق بە خۆڕاییە اینجا کاکاوڕێوەکو مافناسێک ئەڵێ فعلەن بە پێی دەستور خوێندن خۆڕاییە اینجا کاکاوڕێ دەرفەتە دەدەم بەڵام گوێت لە بۆچوونی هەردووکیان بوو لەسەر ئەم ئارگۆمنتە تۆ لەگەڵ یەکپۆشیدای یا دژیت و ئەگەر تێبینێکشت لەسەر ئەم ڕعانابێت بێگومان هەر بەڕێزێک هەر لایەنێک کە بانگیشاکە بۆ یەکپۆشی دەبێت تەماشای ئەو لۆجیکە بکەین کە هەیەت واتە هۆکار چییە کە ئەم داوایەکە ئەم بەڕێزانە و ئەو خەڵکانی تر چ خوێنکار چ کەسوکار چ مامۆستاکان کە باسی یەکپۆشیەکەن باسی کەمکردنەوەی جیاوازی چینایەتی بینی هەژار و دەوڵەمەنەکەن لێرە پرسیارێکی زانستی هەیە بێ بیکەین ئەویش ئەمەیە زانکۆ ئیشی چارەسەرکردنی هەژاری و دەوڵەمەنی نییە زانکۆ دامەزراوەیشی ئایدۆلۆژی نییە زانکۆ دامەزراوەیەکی زانستیە ئیشی ئەوەیە کە کێشەکانی کۆمەلگا چارەسەر بکات زانکۆی هارڤارد کە تۆش لە نمونەکە تێنایەوە ساڵی ڕابردوو کۆلێجی پزیشکی هارڤارد یەکەمین ڕانکینی پزیشکی بوو لەسەر ئاسی دنیا ئەوەی لە کۆلێجی پزیشکی هارڤارد
لە مێژووە داهێنانی پزیشکی کردوێتی تەندروستی مرۆڤ قەرزارباری هارڤاردە. چەند وێنەیەکم لە ئەنتەرنێت ڕاشێشاوە هیچ زانکۆی هارڤارد. تەماشا بکە لەوێ مامۆستا و خوێنکار چ جلوبەری جێگە پۆشن ئازادن، یەکێ پانتۆڵی لەبەرە، یەکێک قژی زەردە، یەکێ قژی ڕەشێنەرەکە سە لەسەر شاشە، یەکێ لەچکی پێوە، یەکێ ڕیشی هەیە. تەماشای ئایدۆلۆژیای خوێنکار ناکەن، تەماشای داهێنانی زانستیەکەن. وە بۆ چارەسەرکردنی هەژاریش لەگەڵ ئەوەی کە ئێستا من دوو پاتێکەمەوە پایتەختی سەرمایهداری دنیا ئێستا نیویۆرک و ئەمریکا هیچ لەناو ئەمریکا وڵایەتی نیویۆرک دڵی پایتەختی سەرمایهداری جیهانیە. بەڵام لە ناو نیویۆرکیشە کە چەند سەرمایهداریە دەوڵەت پشتیوانی خوێنکارەکانەکە بۆ جیاوازی هەژاری و دەوڵەمەنی چیەکە؟ تۆ گەر بچی کارتێ بکڕی بۆ هۆکارەکانی گواستنەوە بۆ پاس و قیتار لەبەرەوەی خوێنکاری بۆ تۆ بە هەرزانە. گوێنانە ئەوەی کە تۆ ملیاردێریە هەژاری هەموو مادەم خوێنکاریت لە هەموو وڵاتە سەرمایهداریەکان لە ئەوروپەش لەبەرەوەی خوێنکاری کارتی گواستنەوە بۆ تۆ هەرزانە. دوو، بانقەکان قەرزیان بە تۆ بۆی سپۆنسەریت بکەن با هەژاربی. سەدان هەزاران خوێنکاری هەژار سکۆڵەرشیپی بۆ کراوە لە ئەفریقا لە وڵاتە هەژارەکان چوونەتە ئەوێ بە دەوڵەمەنی گەڕاونەتەوە. زانکۆ ناتوانێت بەم شێوەیە چارەسەری هەژاری بکە. بۆچی؟ تۆ خۆ نمونەوە هێنایەوە. باشە ئێمە بەیانی ئیکین بە یەکپۆشی ئامانجەکەمانەوەی ئەوانەی خوێنکاری هەژارن چارەسەر بکەین. باشە خۆ ئەوانەی کە ئێستا ئەمە ساڵی هەشتاکان نییە، زەحمە نەبێ هەمووی سناپی پێ، هەمووی ئینستاگرامی پێ، شەوێ سناپی کردووە لە باخەکەی، هەفتەیەش کە سناپی کردووە لە ئەڵمانیایە، لە ئینگلتەرەیە، ڕەفیقەکەی تری بۆی شوێنێ نەچووە. ئۆتۆمۆبیلێکی پێ بای $200,000. ئێ باشە ئەم پارەی پاسی پێنیە پێی بڕاتەوە، کەواتە ئەمە ناتوانێت و ئامانجت پێکێ بە پێچەوانەوە. من پێم وایە بارگرانی دروستەکە. بۆچی؟ خۆ کە تۆ ئەڵی یەکپۆشی، خۆ کاکە خۆ تۆ ناتوانانی یەک پانتۆڵ و یەک رازدا بنیت و هەر ئەوە پشۆیتەوە لەبەریکەیتەوە. یعنی لابوو دەبێ و کاتە تۆ بچی سێ پانتۆڵی ڕەساسی بکەیت، سێ پانتۆڵی سپی بکەیت بۆ ئەوەی کە تۆ بتوانی خوب بگونجێنی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئێمە ژارنامەی جیهانی مافەکانی مرۆڤمانەیە و ئەم ژارنامەیە نەتەوەی گرتوەکان پەسەندی کردووە و عێراق بۆ زانیاریتان ئیمزای ئەو ژارنامەیی کردووە و هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراقی فیدراڵ پابەندێتی یاسایی بەرامبەر بەو ژارنامەیە هەیە. دوو، کە تۆ باسی ڕاپرسیت کرد کەواتە تۆ باسی ئایدۆلۆژیاکەی. بۆچی؟ لەبەرەوەی خوێنکار لە دوای 18 ساڵی مافی دەنگدانی هەیە کە مافی دەنگدانی هەیە مافی خۆیەتی. خۆ ئەو با خوێنکار بێ بێگومان بیر و باوەڕی هەیە. خوێنکار هەیە بیر و باوەڕی لەبراڵە، خوێنکار هەیە بیر و باوەڕ و ئایدۆلۆژی کۆنسەرڤەتیڤە، خوێنکارێکە تێگەیشتنیشی سەلەفی هەیە، ئەمیان ناسۆنالیستە، ئەمیان عەلمانیە، ئەمیان لە خێزانێکی ئاینیەوە هاتووە و هەر بەڵگەشم بۆ ئەم ڕاستیە. جاران هەڵبژاردننی سندیکاکانی قوتابیان و خوێنکاران بە هەڵبژاردن نەبوو، یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێنکاران و نوێنەری خوێنکاران بەدەنگدان بوو. لە دوای ئەوەی ئیسلامی سیاسی لە ناو زانکۆکانە زیایی کرد، یەکێتی و پارتی وازیان لە هەڵبژاردن هێنا، چونکە لە زۆربەی زۆری کۆلێژەکان ئەوانیان بردەوە. کەواتە ئەگەر تۆ باسی ڕاپرسیەکەی، کەواتە تۆ ئەڕۆی بەرەو بە ئایدۆلۆژیکردنی زانکۆ، کەواتە تۆ ئەڕۆیتە بەردەم ئەوەی کە ئەو خوێنکارە بەس وەڵامەکەی وەڵامێکی مجرد نابێت لە فکری ئەو خوێنکارێکە پێی وایە ئەگەر یەکپۆشی بکەین ئەمە بۆ ئیمانیشی باشە، بۆ ویژدانیشی باشە، باشە زەحمن نەبێ ئەی چۆن لە ماڵەوە هەژاریەکە بشارینەوە. من داوا ئەکەم لە جەنابی سەرۆشی زانکۆ مادەم ئەمانەوێ شەڕی هەژاری بکەین کە بەڕاستی ئەبێ بیکەین، یەکەم شت ئێمە ئەم هەموو وەزارەتەمانەیە و من داوا لە وەزیری پێشمەرگەشەکەم لەبەرەوەی کە بە حکمی ئیشەکەم ماوەی 12 ساڵ بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بووم و کاک شۆڕش ئیسماعیل سەرۆشی دەستگا هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی بووە. ئەزانی پنتاگۆن لە ئەمریکا ساڵانە دەیان هەزار خوێنکار لە زانکۆکان ئەگەڕێ ئەوانەی کە زیرەکن، ئەچێ بە کۆلێژەڵێ چێتان هەیە زۆر زیرەک بێت لە ئەلکترۆنیات. ئێمە ڕۆژانە درۆنمان هەیە، داعش بۆ تیرۆریستی خۆی درۆنی دروست کردووە. زەحمە نەبێ ئێمە ئێستا ئەبوو ئەم زانکۆیانی ئێمە ئەچن ڕاهێنەرێ ئەم وەزارەتی پێشمەرگات ناوخۆ دەستگا ئەمنیەکان ئەچون ڕاهێنەرێنن لە ئەمریکا، لە ئیتالیا، کۆمپانیاکانی نەوت دەچون خەڵکی هێنن لەوێ. بابچی ئەم خوێنکارانەمان بۆ زانیاری خوێنکارە هەژارەکان زیرەکتریشن لە خوێنکارە دەوڵەمەندەکان. ئەو قسەیان بۆ جیاوازی چینایەتی نییە و عادەتەن ئەوانەی دەرەجەی زۆری ژێنن هەژارەکانن چکە تەحەداکەن ئەیانەوێ سەرکەون. بەڵام لە بینی چارەسەرکردنی هەژاری و یەکپۆشیە پەیوەندیەک نییە و بۆ زانیاری ئێوەش یەکپۆشی تاقی کراوەتەوە. ئەوانەی کە جیلی هەشتاکانن زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، پەیمانگاکان هەموو عێراق یەکپۆش بوو وانە؟ ئێستا زانکۆ نەماوە یەکپۆش بێت. کۆماری ئیسلامی ئێرانی زەحمە نەبێ یەکپۆشە، زەحمە نەبێ کۆماری تورکیا،
کە ئێستا ئاک پارتی هێزێکی ئیسلامیە لە هەڵبژاردنیشی دموکراسیا بردوێتەوە یەک پۆشە شتێکی تر زانکۆی نیشتیمانی نەماوە بەڵام فلیپین یەک پۆشە بەڵام کۆریای باکوور یەک پۆشە کەمبۆدیا یەک پۆشە تایلەند یەک پۆشە هەر ناویان زانکۆیە ناوەڕۆژیان زانکۆ نییە مەبەستم چییە با بێمەوە سەر نمونەیەشتر ئێستا خەڵکی کوردستان داوای چی لە زانکۆوەکە ئەم ساڵێکی کاگاوڕێ بۆچی ئەمانەی کە یەک پۆشن زانکۆ نین بۆچی ئەوانەی کە یەک پۆش نین هەمویان زانکۆن بەلاتەوە ڕاوەسە باواز لە یەک پۆشی بێنی ئەم بەڕێزانە ئەمیان شارەزان ڕانکینی زانکۆ گەورەکانی دنیا کوێن ئەمریکان و ئەوروپان یانی لە خۆمان من بەدەست من و تۆ نییە زەحمە نەبێ زانکۆی ئۆکسفۆرد دابخە و زانکۆی جۆرج واشنگتنم بۆ دابخە و زانکۆی میوشنم بۆ دابخە ئەبزان بەشەریەت چی ئەمێنێتەوە زەحمە نەبێت بابە لەو زانکۆیانە عیلاقیان بجلو بەرگەوە ئەسڵەن پرۆفیسۆرەکە شۆرتێکی لەبەرایە ئەسڵەن عیلاقیان نییە ڕاستی ئێمە کولتوری خۆمانەیە باو قسەیەش بکەم من ئەڵێم ئێمە ئێستا لە زانکۆ کێشەیەکی ترمانەیە حەقە بچینە سەر جۆهەری کێشەکەمان بەستنەوەی زانکۆیە بە کێشەی خەڵک من نمونەیەکی ئاسانێنمەوە داوای ئەوە ناکەم ئێمە بڵین شتی گەورە داوا بکەین ئەم ساڵ من لە سلێمانی کاڵەشێکی شیرینم نەخواردووەمی مزرە خاچی بە پیت هەمان بێ دشتی شارە زورە ئێ باش ئەمە ئیشی کۆلێجی کشت و کاڵە بڕۆن بچن بڵێن کاکەجان زەحمە نەبێ با نمونەیەشی خاکەکە وەرگین با تۆوێکی کاڵەکەکەش وەربگرین ئەنجا دوایی توێژینەوە بکەین کە چ جۆرە کاڵەشێ بکەین زەحمە نەبێ ئەم خۆڵبارینە هەیە خەریکە کوردستان و عێراق بێ بە وڵاتێک کارەساتێکی گەورەیە من عیلاقەم چییە ئەسڵەن زانکۆ ئێستا وای لێ هاتۆ بە بەفرەنەتەوە ئەم قسەیە کۆتاییە بۆی درێژینەیە زانکۆی نیشتیمانی نەماوە مەبەستم نیشتیمانی چییە یعنی زانکۆیەک نەماوە ئێستا بچی بڵێ هەمومان یەک نەتەوەی کاکە تورکیا تۆ بڕۆ بە زانکۆی ئەنکەرە عەرەبی تایە فارسی تایە کوردی تایە هندی تایە زانکۆ بە شوێنی فرەکولتوری هەر بۆیە سکۆڵەرشیپ فەلسەفەی سکۆڵەرشیپ چییە ئەم فرەکولتوریەیە ڕاستە ئێمە میلەتێکین دابوونەریتی خۆمانەیە دوو داگەروا بێبێ سناپچاتیش دابخین داگەروا بێبێ بڵێن ئەوانەی ڕەنجرۆڤەری پێ و ئەوانەی کە بێنتڵیان پێ مێن بۆ زانکۆ باشە بەس پێ دوانیە کاک مسلیم شینەکەی خەمەکەی لە شوێنێکی ترەوە بەڕاستی میلەتانی ڕۆژەڵات بەشێکی زۆریان میلەتێکی ڕەواڵەت پەرستن مەسەڵەن جەنابەت باسی زانکۆی هاروار دەکەی تخوا بە 50 زانکۆی بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا بەقەدەر زانکۆیەکی کوردستان خەریکی میکەپن بە 50 زانکۆی ئەوان یەک دقا بە 50 زانکۆی ئەوان بەقەدەر ئێمە بووە بە شوێنی عەرزی ئەزیا ئێستا کاک مسلیم لە بەردەمی هەموو تانا بینەرانی بەڕێز نمونەیەکی بۆ من گەڕایەوە وتی وەڵڵا تەلەبەیەک زیرەکیش بووە ئەمە قسەی من نییە قسەی جەنابتە وتی زیرەکیش بووە هیچی بۆ نەنووسراوە لە ئیمتیحانەکە مامۆستا لێی پرسیۆ ئەرێ بۆچی خەیاڵی لای قولی ڕووتی کچێکی تر بووە وایەوە نیە تۆ ئەم نمونێت نەگەڕایەوە هەنێ نمونە بەکەل سەر شاشە نایگەنە نمونەی ترمان زۆر لایە نمونەی تیکەشم لایە کاکڕنس قوتابی هەبووە سیمیناری پێشکەش کردووە لە نۆرەی پێشکەشکردنی سیمینارە مامۆستا و توێتی بڕۆ تۆ بە کەڵکی سیمینار نایە لە بەردەم قوتابیەکان ناشکاندوێتی و توێتی بۆ بە کەڵ سیمینار نایە مامۆستا وتی تۆ جلوبەرگی هیەوە نییە سیمینار پێشکەش بکەی تەڵەبەکە وتێتی مامۆستا من هیچ قسە ناکەم بەس تۆ دیار هەژاری نەبینیوە کاکەوە ڕفتاری مامۆسایەکی خراپ بووە لەگەڵ ڕێزم من باجملەیەک بڵێم هەر نمونە هەر نمونەیە لە باسی جلوبەرگەکەین ئێمە جلوبەرێک پێوەری گفتوگۆکەمان زۆر پارێزراوترن با یەک نمونەی زیندوو بێنینەوە باوەڕکە ئێمە هێشتا هەندێک نەخۆشی هەیە نەهاتۆتە وڵاتی ئێمەوە بە ڕێژەی کەم هەمانە هەرە زانکۆ پێشکەوتوەکانی دنیاش بێبەش نین لەو کێشانە لە هارڤاردیش خەڵکەیە تووشی درەگ بووە زانکۆی تەرە کردووە لە زانکۆی وەستمینستەری لەندەنیش خوێنکار هەیە تووشی کێشەی کۆمەڵایەتی بۆ شەو ئەچێ بۆ باڕ و بۆ دیسکۆ ناتوانین ئێمە ئەم نەخۆشیە کۆمەڵایەتیانە کە لە شوێنەکانی تریش هەیە لە زانکۆش نییە کاکە لە فەرمانبەریش هەیە لە مەحکەمەش هەیە لە سیاسیەکانیشا هەیە لە دەوڵەمەنەکانیشا هەیە دەوڵەمەنی بە پرەنسیپ و ڕەوشبەرسێ پێچەوانەکەشی هەیە بەقاڵ هەیە ڕێکوپێکە و کاروکاسەکەی پاک و خاوێنە بەقاڵیش هەیە تا تەماتیشی باشە دەهاتێ دوو تەماتی خراپیشی تێکە ئێخۆ زانکۆ شوێنیشی دابراو نییە لە مجتەمع من ئەڵێم بابەتی یەکپۆشی ڕەبتی نییە بە چارەسەرکردنی هەژاری خۆزگە یەکپۆشی بیتوانای هەژاری چارەسەرکە شەڕی هەژاری بە شتێکی ترەکرێ ئەبێ زانکۆکان لە ئێستاوە هەوڵ بین وەزارەتەکان و کۆمپانیەکان بێنین ئەوە نوێنەری وەزارەتیش لێرەیە ئەو ئوستازیش ئەندامی پەرلەمانە پرۆژە بڕیاری وەزارەتە ئەنجومەنی وەزیرانە کاکە وای لە هاتۆ کۆمپانیای ئەجنەبی خەڵکی خۆمان وەرناگرێ
ئەم هەموو خەڵکە شادی پێ و ئەڕۆژ وڵات زۆرترین موچە چەورەکان لە کۆمپانیەکانی نەوتی ئەجنەبەکانی کوردەکان ینی ئەگەر ئێمە بمانەوە شەڕی هەژاری بکەین نەبێت لە ئێستاەوە بین بڵین کاکە ئەم ساڵ عادی زیرەکەەکانی زانکۆی سەلاحەدی بەتەشی زیرەکی زۆرتایە متەلەبەی زیرەکمان زۆرە بۆ زانیاری لەگەڵ ئەوەی ئێمە ژینگەی خێزانی و هەژاری و برسێتیشمانەیە بەڵام لای ئێمە لەبەر هێشتا ژیان ئەوە نا ئۆپن نەبووە وەکو وڵاتانی ئەوروپا ئەم هەموو نمونێنیتەوە ئەتەوە دکتۆر پەشیمانکەیتەوە بابەتەکەی من پەشیمانکردنەوە نییە ئەوان ڕێزی ژیراون چ بڕیارێکێن من لە شوێنەکانیم بەڵام من ئەوەی کە ئێڵێم ئەمەیە من پێم وایە بە بەڵگە ئیسلمێنم کە ئەمە نابێتە هۆی ئەوەی کە جیاوازی چینایەتی کەم کاتەوە تۆخێکاتەوە زۆر تۆخێکاتەوە چکە بۆ ئێستا قوماشیش نەوعی پێ بۆ کاکە خۆ بچینە تەفاسیلەوە چۆن ئەبێ هەموو شتێک تەفاسیلی هەبێ کاکە کراسەیە بای $10 هەر سپیە ئەچینە ئیکرین لای مزگەوتی گەورە لە شێخەڵڵا بە 15,000 نایکرین کات مسلیم کراسیش هەیە بە $200 هەر کراسی سپیە یخۆ ئێمە ئەو کاتە ناتوانین ئەو کاتە مەمنوعی بکەین بڵین کاکە وڵای ئەم کراسی تۆ براندا وەڵای ناسنەوە بەڵام کاکاوڕێ بە سنوورە کراوە یەکەی زۆر زەختی زیاتر لەسەر باگراوەندە دارایەکان ئەوە چۆن چارەسەرکەین یعنی مەسەرەن خوێنکارەکان ئێستا خۆ دەزانی هەمووی ئەوەی کە هەژاریشە مۆبایلیشی پێ تەحەداکەم خوێنکار لە سانەوە 5 سناپی هەیە و ئینستای هەیە و فەیسبووکی هەیە بەڕاستی ئەتوانین ئەمە ئەگەر ئێستا ڕاپرسی بکەی زۆرینەی ڕەها ناڵم لە 100 و خوێنکار ئێستا حتا ئەوانەی کە بیرروباوەڕێکی تایبەتیشیان هەیە هەر سناپە هیچ نەبێت فەیسبوک بەکارهێنن وەنیە یعنی ئەگە سناپیش نەکا فەیسبوک بەکارهێنێ یعنی ئێستا ژیان تێکەڵاو بووە وەک جاران نییە جاران شتەکان بەرکەوتنی نەبوو کاکە دکتۆر توانە وەکو وەزارەت لەسەر وردەکاری مەسەلەکان قسەتان هەیە بەڵام چەند ڕۆژێکە ئەمە مناقەشەی کوردستانە گوێمان لە وەزارەت نەبووە ڕای وەزارەت چییە لەسەر مەسلەی بڕیاری یەکپۆشی زانکۆکانی کوردستان زۆر سپاس کاکە ڕەنج سپاس بۆ میوانە بەڕێزەکانت ڕێزمێ بۆ بینەرانی بەڕێزیش کاکە ڕەنج مستەوای زانکۆکانی ئێمە کەم نین زانکۆکانمان لە چاو ئەو سەرچاومڕۆیی لە بەردەستیانایە لەگەڵ ئەو سەرچاوەدارایانەی هەیەە باشترین زانکۆکانە ئەگەر مقارنەی ئەم بەڕێزانە هەمومان دەرچووی زانکۆکانی خۆمانی وایە بەڕێزان نازام شایەتیۆم بۆ دەن لەبەرەوە زانکۆکانمان زۆر باش سەبارەت بە ئەم بڕیارە لە ناڵم زانکۆکانتان خراپە بەڵام باسی درۆنی کرد درۆنێکتان دروست نەکردەوە باسی خۆڵبارینی کرد بەخوا من 4-5 دکتۆرم هێنابوو لە گەرمەی خۆڵبارینەکە وتی وەڵای ڕیسەرچێکی تەواومان نییە تاوەکو ئێستا لەسەر هۆکارەکانی خۆڵبارین و چەنی کوردستان بە بیابان بووە بەڵام کام لە ئێوە گوگڵتان کرد بۆی بزان ئێمە ڕسەرچێکمان لە چیا کردەوە ئەوە نەمامان دەرچوو زانکۆکانی ئێوەین کاگرنج وانە لەگەڵ وەزارەتەکانی کەشە گفتوگۆمان کردووە ئەڵێ بۆچی بە هارد کۆپی کو مۆدیلی ئەو ماوە بابە لەم پاک فاکتەری 5 ئەمە ڕسێرچ توێژینەوە بڵاوەکەنەوە ڕسێرچەرەکانە با نەچنە ئەو جدەلەوە ئەجینا زۆر نمونەم لایە باشترین ڕسێرچەرەکانی من دوو نمونەی هێنایەوە دوو نمونەکەی پێکاوێت کاگرنج ئێمە پۆستدۆکمان هەیە لە دەرەوە لە زانکۆ زۆر باشەکانە خوێنێ ئەلحەمدولیلا جێگەی شانازیمان وتم دژی حجرەی کوردیژنیم نەک زانکۆ بەڵام زانکۆکانمان لەسەر یەکپۆشی لە چاو سەرچاودارایی لە بەردەستیانایە زۆر باشاتۆ کاگرنج سەبارەت بە یەکپۆشی جەنابی وەزیری خوێنی باڵا بە فەرمانی ژمارە 4454 لە 2/3/2022 بێزەحمەت دکتۆرجان ڕاستم کەرەوە ئەگەر ڕاست نەبووم سەرجەم سەلاحەتە کارژێر و دارایەکانی داوەتە سەرۆک زانکۆکان لە 95 ئەمە بۆ لەبەر ئەوەی سەرۆک زانکۆکانمان ئازاد بن بەڕاستی ئەبێ زانکۆکانمان ئێمە بانگەشی ئەوەکەن سەربەخۆی کارژێر و دارایی جەنابتان وەکو پەرلەمان لێمان داواکەن حکومەت لێمان داواکات ئەگەر بڕیارەکە باشە بۆ لە سیانزە زانکۆکەی تر جێبەجێ ناکرێت ئێستا دێمە سەر ئەوە بە سەرچاو لە خزمەتابن لەبەرەوە جەنابی وەزیری خوێنی باڵا بڕوای بە سەربەخۆی کارژێڕی و دارایی 100% زانکۆکان هەیە 5% نەداونەتێ ئەوش بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و یان بەڕێنمایەک دەتحەسرێن لای خۆیەتی کاگرنج ئێمە زانکۆی وابزانم با شتێک ڕاستکەمەوە کاک دکتۆرتکە هاوکارم بە جەنابی یاریدەری سەرۆکی زانکۆش بوو ماوەیەکیش سەرۆکی زانکۆ بوو ئەو بڕیارە لە زانکۆی و لێری پزیشکیش درراوە ئێمە چاوەڕێی نەتیجین کاگرنج بە نوێترین پرۆگرامی خوێندن کە بۆڵە ناوپرۆسێسە ستودنت سنتەرە خوێنکار سنتەرە ئێمە ڕێز جەنابی وەزیری خوێنی باڵا زۆر مەبەستێتی ڕێز لە بڕیاری خوێنکار بگرێت ئێستا سبەی ئەو خوێنکارانەی کە دژی یەکپۆشین ئەڵێ کاکە 11,000 دەنگی داوە 8,000مان لەگەڵیانین
داد و دەنجی داوە دەنگی داوە دەنجی داوە باشە. بێتە لای ئێوە چۆن ماف بۆ ئەوانە وەرەگرن چۆن مافی ئەوانە جێبەجێکەن کە لەگەڵیان چۆن ماف بۆ ئەوانە وەرەگرن کە دژین کاگرنج ئێمە نابێت جارێ پەلە بکەین ئێمە ئەمە بڕیارێک ئەسفتایەکە کراوە جەنابیان باشی وت هێشتا ڕەنگەکەشیان هێشتا ڕەنگەکەشیان لای نەکردوش ڕووداوەکان نەکەین پالە نەکەین لەبرەوەک وەزارەت ناکرێت ئێمە زانکۆیە کارێکی گەریەکسین بین بەسەرە وەرە کاکە ئەمە چیت خۆ من لە خۆمەوە بەرنامە ناکەم براکەم کۆنگرەی ڕۆژنامە نووسی کردووە کابرا سەرۆکی زانکۆیە بڕیاریاوە ئەڵێ لە ئەنجامی لە ئەنجومەنی زانکۆ مناقەشەی ڕەنگەکە دەکەم قرارە بڕیاراوە یەک پۆشەکە بەس من بە جنابە کاڕەنجیان یان ئێوە ئاگاتان لێنیا بڕیان لێتی زۆر باشیش زۆر پەیوەندیشمان پێوەکرێت زۆر پەیوەندی بە جەنابی وەزیری شەوەکرێت ئێمە بڕامان بەسەر بەخۆیانە کاگرنج خۆتان داوامان لێکەن لێگەڕێن باسەر بەخۆ بن زانکۆکان لەبەرەوە ناکرێت لە شتێکی خۆ من مووقیفم وەرنەگرتووە نەدژم نە لەگەڵ با من جوابی منیش ئێمە خەریکی قرارێک گیراوە ئێمە کاگەڕنج لە وەزارەتی خوێنی باڵا خەریکی خولەکانی پێداگۆزی مامۆسایانی ئەوە گرنگە بەمان بەلامانەوە سکێڵی مامۆساکانمان و کاکاوڕێ لی داوا کردی ئێمە لە وەزارەتی خوێنی باڵا خەریکی بڵێنە پرۆسسین دایبەزێن و خوێنکار ئەبێتە سنتەری بڕیاردان و سنتەری ڕێگەم بەکات خاڵی سیام خەریکی بەرزکردنەوەی ئاسی زانستی توێژینەوەکانی کاگرنج بەڕاستی توێژنەوەی زۆر باشەکرێت لە ئەوەی کاگاوڕێوتی و لە هەندێک شوێنی کەش گلەیمان لێکرێت بڕوا بکەن ئەیکین بڕوا بکەن ینی لەمەولا بەتەمان ئیتر هەر توێژنەوەک بوو کاکتۆرجان تاسیخە دروستەکەین نەگەری جەنابی وەزیرت زانکۆیەکی ئەم وڵاتە بڕیاری یاوە بیکا بە یەکپۆشی هەڵوێستی ڕوون و ڕاشکاوتان چییە؟ تۆ ئەڵەی خوێنکار سنتەرە ئایا هەر ئەو خوێنکارانە سنتەرن کە ئەڵێن بەڵێ یان ئەو خوێنکارانەش کە ئەڵێن نەخێر ئێمە ڕێز لە ڕێی هەردوو لە ئاگری بەڵام زانکۆیە کردوێتی نەک وەزارەت با من بە جەناب بڵێ ئەگەر ئەم بابەتە بەلای ئێمەوە ئەوەندە گرنگ بووە بەقەدەر ئەم سێلاپەڕێ من نووسیوە ئەوە سێلاپەڕە تێبینی نووسیوە ئەو کاتە ئەمان بردە ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و لەوێ بڕیارمان لێدا بەڵام بۆ لێگەڕاوین جارێ ئەندامێکی جەنابیان ئەندامی ئەنجومەنی وەزارەتە جەناب دەزانیت چواردە ئەندامانەیە سێ ڕاوێژکارمانەیە بریکاری وەزیرمانەیە جەنابی وەزیرمانەیە بە ئامادەبوونی بەڕێوەبەر گشتەکانش لەبەرەوە جەنابیان ئەندامێکی ئەنجومەنە بڕیارێکی داوە وەکو جەناب بڕیارەکە دراوە با لێگەڕێن زان ئیفێکتەکەی چییە یعنی بۆ ئێمە یەکسەر ئێستا بڵێن خراپە وەکو برامان ئەڵێ بۆ بڵێن باشە وەکو برامان ئەڵێ با لێگەڕێن بزانین لە ناو خوێنکارانە میلەتی سەرگۆی زەوینین براکەم لە زمانی اتحادی سۆڤێتا هەبووە لە دووەلی ئەشتراکیە هەبووە لێرە هەبووە تۆ خۆت بینی و تا کاگرنجان تو ئەگەر بە من بڵێ ئایا لەم سەردەمی ئێستا لە 2022 جیاکاری نێوان من و جەناب باش خوێنکارمەکە تەنها جلە ئەمە ڕێی جەنابتە لەبەرەوە ئەمە چارەسەری کاکە مامۆستا نەهێڵانی جاکاری لە نێوانمەتی ڕەنج لەوە ئەچێ بۆ نمونە دژی یەکپۆشی بە من دژی یەکپۆشی نیم من دژی ناعەدالەتیەکەم تێگەی من پێم وایە ئەمە پرسیارەکەم ئەڵەم ئەمە ڕەنگە وەسیلەیەک نەبێ بۆ لە ناوبردنی ناعەدالەتی چونکە ناعەدالەتی ڕیشەیەکی خۆڵیە و بێجگەلەوە زوزوو لەبەر خۆتەوەڵی ڕەنج ئەمە با زۆرینە بڕیاریە زۆرینە بڕیاریە جا خۆ زۆربەی قرارەکانی ئەم وڵاتەیە کێتی و پارتی بە زۆرینەیە جا لە پەرلەمانیەوە بۆ دژن وەکو کۆمەڵی دادگەری کەواتە مەرجە هەرچی زۆری نەبووی تر لەسەر کاگرنجان پرسیارێکی منطقیان بەیانمەتی خۆت بە یەکداق ئەگەر جەناب بڵێ پژیری ئەو قسەکەمە جاکاری خۆشی بڕوا دڵنیام ئەو جاکاری نێوان من و کاک دکتۆرە هەیە تەنها جلەکانمان نییە کۆمەڵەشتیکێ و وازەحە مۆبایلەکەیەتی سعاتەکەیەتی قۆنەر ئەلاکولین سیارەکەیەتی وەکو جەنابیانتیان کۆمەڵی جا بەڵام ئەگەر بڕیارێک زانکۆیەکی داوەتی جارێ با لێگەڕێن ئەی نابێت ڕێز لە ڕای زۆری نەبگرین ئێجە نابتەڵێ چی ئەوە جەناب ئەندامێکی ئەنجومەنەکە بە و هاوڕێک ئەم کارەی کردووە زۆرینە بڕیاری لێداوە بۆ ڕێز بۆ ڕێز لە ڕای وەزارەت ئەبێ شەرمنانە قسە نەکا قەراری حاسم ڕوون و ڕاشکاو وەکو وەزارەت لەگەڵ یەکپۆشیان یان دژن زۆر وەکو وەزیر وەکو خۆت زۆر وازە بە فەرمانی ژمارە 4454 سەرجەم دەسەڵاتی کارگەڕی و دارایی جەنابی وەزیری خوێنی باڵا داوێت بەڵێ ئێمە بێلایەنین لەبەر ئەوەی لێ ئەگەڕێن زانکۆکان وەکو شخصی خۆم بۆم باس کردی وتم جاکاری لەوانێ بەس جل نەبێ کەواتە تۆ بە چارەسەری ناعەدالەتی و نایەکسانی نازانی ئەوان پرسیارێکی کراوەیە لەوە چێ سەد ڕێی وەکو من هەبێ
ئەی جەنابەت بە چارەسەرێ زانی وڵی بەس ئەوەندە بە بەڵێ و نەخێر پاش ناو بڕەکە پێ وایە یەکپۆشی جیاوازی چینایەتی کەم ناکاتەوە نەخێر کەمی ناکاتەوە بە پێچەوانەوە و بەو خێرنەوەی کە ئێستا بەڕێزان کردیان و کارتۆتوانە و مامۆستا کردی ئەو ترسێک کە هەموو زیاتر بۆ دوای ناوبڕەکە بۆتی بازەکەم گەمەجاالە وڵی نازانم ئێوە هەمووتان لە یەکپۆشیە ترسن بۆچی لەم مارکێتە گەورەیە ناترسن کە بەردەوام بازاری ساختکردنەوەی میکەپ و بەردەوام بازاری ساختکردنی تەنورەی براند و ئەنواع و ئەشکاڵی جلوبەرگە بۆ ئەمەیان سروشتیە بەلاتانەوە بۆچی ئەگەر خوێندکاران یەکپۆش بن بۆچی ئەگەر یەکپۆش بن عیلم ئەچێتە دواوە ئەیکوا عیلم چۆتە پێشەوە خۆ ئەو هەلو مەرجەی کە ئێوە ڕەخنەی لێ ئەگرێن جلوبەرگ ئازاد بووە ئەیکوا عیلمەکە پاش ئەم ناوڕە بینەرانیێژە ئەگەڕێمەوە بزانم بۆچی دژی ئەوەیەکە خوێندکاران بە یەکپۆشی و یەکڕەنگی جل لەبەر بکەن ئەگەڕێمەوە. بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێت دیارە پرسیارەکانتان نەبینم و نامەیەکم بۆ هاتووە برادێک سوێندی داوم ئەڵێ بە مامەسا تەڵعەت تاهیر یاردەدەری ڕاگری کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەدین کە زانکۆکەی لەگەڵ یەکپۆشیایە و ئەم مامۆستای زانکۆی سەلاحەدینە و دژی یەکپۆشیە لی بپرسا تخوا خوێندکارەکانت ئەوەندەی ئەڕۆنە مۆڵەکان و سەرقاڵی کڕینی جلی ڕەنگاو ڕەنگن بۆ سبەینیان ئەوەندە ئەیان بینی لە کتێبخانە ڕۆشنە مۆڵ و بازار مافێکی کەسی هەموو کەسە ئێمە ڕێگری هیچ کەسێک ناکەین ئێمە چوارچێوی حرەمی زانکۆ دادنێن ئەوەی کە لە زانکۆ دەیبێنێن مە پێویستن من پێویستم بە خودی کۆلێژەکەی خۆم و زانکۆکی کەلی دەوام دەکەم مۆڵ و بازار شتێکی کەسی و مافی ئازادی کەسی خۆی یەکپۆشی چ زەرێکی هەیە بۆ عیلم ئەزانی من بۆ دژی یەکپۆشین ئێمە نەمان و تۆ یەکپۆشی زەرێری بۆ زانستەیە زیانێکی هەیە عنی چینایەتی کەم ناکاتەوە وەرخێنەوە بۆ بابەتەکە بکەین یەکپۆشی چی لە ئاستی زانستی قوتابی زیاد دەکاتن خێنەوەی ئێمە بۆ یەکپۆشی چییە؟ ئایا پێش یەکپۆشی ئێمە نەدەبا ڕێکپۆشیمان کرد بە سەیری هەموو زانکۆ بەناوبانگەکانی دنیا بکە من سێرچم کرد ئێستا لەبەر دەستمایە زانکۆکانی ئەمریکا زانکۆکانی بریتانیا زانکۆکانی فەڕەنسا زانکۆکانی ئەڵمانیا من بەشێک لە زانکۆکانی خۆم بینیومە زانکۆکانی ئێران زانکۆکانی تورکیا ئەمانە درێسس کۆدیان هەیە ینی چی ڕێکپۆشی کۆمەڵە یاسا و ڕێسان هەیە کە ئێمە لە لیژنەی ڕێکاریدامانناوە خۆشمان هەمانەوە کە دەڵێ کۆمەڵە شتێک کە قوتابی زانکۆ قوتابی خوێندکاری زانکۆ دەبێت لە حرەمی زانکۆ پابندی بێتن بۆ نمونە لە زانکۆی تێکساسی ئەمریکایە دەڵێ تەنورەی کورد کە لەبەرەکەی نابێ 7 سانتیمتر کورتتر بێتن لەسەر ئەژنۆتەوە باشە دەڵێ ئەوان کوڕانەی کە دێن بۆ زانکۆ نابێ ملوانکە و گووارە بەجووە بکەن لە هێندە زانکۆ دەڵێ نابێ خاڵ بۆ بێت هاتوۆت کرد بێتن ئەمانە دەتوانین لە زانکۆکانی خۆمان جێبەجێ بکەین و زۆر ئێمەش لەگەڵ یانێ و هەمومان خۆم بەشێکم لە پرۆسیەوە ئەرکی کارژێرم لە ئەستۆدایوەکو مامۆستایەکی زانکۆ بەڵ من پاڵپشتی هەموو بڕیارانە دەکەم دەبێمە ڕێکپۆش بین بەڵام سەیری کەمە تێکڵایمان لە چی کردووە لە نێوان ئەو چەمکانە یەکپۆشی یەکڕەنگی ڕێکپۆشی و 2000 شتێکی تر هاتەوە خێنەوەی ئێمە و تێگەشتێک کە لە یەکپۆشی کراوە کە مامۆستا باسی کرد ترسی من لە پاژەوە بڕیارەیە سەر کەستا کۆمەڵە کەس یەکپۆشی بە باڵاپۆشی دادەنێزانی من ترسم لە خێنەوەکانی مامۆستا هەیە بۆ بابەتە یعنی هێندە کەسێ دەمانەوە بمانگەڕنەوە بۆ سەردەمێک کە سەردەمی ئێمە ئەومان تێپەڕاندووە ئێمە ڕاستە مەودای ئازادی و دیموکراسی بۆ چییە هەیە حەزەکە تەنورەکەی لە سەر و ئەژنۆیەوە بێ هەشە حەزەکە باڵاپۆش بێ بەڵێ ئێمە دەڵێن هەردووکیان مافە مەسەڵەن ئەویشیان ماف نییە ئەم بڕیارە ماف لێسێنێتەوەوانە ئەمانە ئەمەڵەقەی ناکە تەنورەکەی لەکووا بێ واونەوت بەڕە سەرۆکی زانکۆوا دەڵێ بەڵام بەڕێز بەرپرسی خوێنی باڵای پەرلەمان واناڵێتن سەر کە خوێندنەوەی وان تێگەشتنیوان من دەمەوێت دوو چەم گاماژە پێ بکەم زانی ئەگەر چی ئێمە مەودای ئازادی و دموکراسی لە هەرێمی کوردستان بۆ ڕادەیە نییە کە بەراوردی بکەین بە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و ڕۆژاوایە بەڵام مەودایەکەی بۆ ئازادی و دموکراسی ئێمە من نامانەوە بگەڕێنەوە من ترسم لە وجودی ئیسلامی سیاسی هەیە ئەم بابەتە بقۆزێتەوە بۆ چەمکەکانی تر بۆ باڵاپۆشی ئیجباری بۆ ئەوەی کە زانکۆکان بن بە بەشێک لە ململانەی ئایدۆلۆژیاکە جابراکەم ترسە لە ئیسلامی سیاسی بۆ هەیە خۆ ئەو ئەندامی کۆمەڵی دادگەری نییە خۆ یەکگرتو نییە جەنابی کە سەرۆکی زانکۆیە دڵنیا بە لەوەی کە ئەگەر پارتیش نەبێ مەیە لە بۆ پارتی ئەگەر یەکێتیش نەبێ مەیە لە بۆ یەکێتی کاغڕز من باسی ئایدۆلۆژیا دەکەم کۆمەڵی ئیسلامیە یەکگرتووە قەراریاوە حکوومەت بەدەست یەکگرتووە ئیتر ترسەکەت لە چییە سەیریکەن نێشتنی چینایەتی بە دروشمی کێیە چەپەکان و کۆمۆنیستەکان و کارل ماکس و هەمووانە هاتن دواتر سۆشیال دموکراتەکان تێمە جیاوازی چینایەتی ناڵن بێڵێ لە کوێی ئەرکی زانکۆدا
مەهامی زانکۆدا نەخشەڕێگای زانکۆ نەخشەڕێگای کورتخایەن و درێژخایانە ئاماژە بەوە کراوەکە ئێمە کار بکەین بۆ جیاوازی نێشتنی جیاوازی چینایەتی ئەزانی ئەرکی زانکۆ چیە ئێمە لە ئەرک و مەهامەکانی خۆمان خەریکە لادێ نەزانست ئەرک و مەهامی زانکۆ زۆر لەوەی گەورەترێمە بچووکی کەینەوە لەگەڵ یەک پۆشە من پشگیری ئەو بڕیارە دەکەم بە شەرتێک لەلایەنی ڕێکپۆشیا بێتن سەیریکە زۆربەی جیاوازی چه زەرێکیە زۆربەی دکتۆرە زیرەکەکانی کە ئێستا عملیاتی خۆمان و کەسوکارمانەکەن کاتی خۆی کراسی سپی و پانتۆڵی ڕساسیان لەبەرابوو هەر لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدینیش بوون من و تۆش عیادەکەی ئەبێ هەفتەیە بۆستین تا بەرمانەکەوێ ئایا ئەمە تووشی تەخەلوف بوون؟ نەخێر سەیریکە باشە ئەگەر تۆ جل و بەرگت یەکسان بوو تۆ دەگەیتە ئاستی مستەوای و دکتۆرانێکە و کات بوونە بەچی ئەگەیتێ بە توێژینەوەی بەرز بە بەرزکردنەوەی ئاستی مامۆستایانی خۆت بۆی کە دکتۆر باسی کرد پێدانی ئەو خولانەی پێداگوزی کە بە مامۆستاکان دەکرێتەوە بۆ توێژ سیرکە باشە بۆ ئێمە نەهاتین پێ دوای ئەمە شتە ئاسانەکەیە دکتۆر لەگەڵ دەست بەکاربوونیا دەستزانی کاکتۆر وێرا پیرۆزبایم کە تازە مەهامیکی زۆر قورسی بەستۆ گرتۆ بەڕاستی من لە نزیکەوە ژاگاداری کارەکانشم دەم ئاماژە بۆشکەم من و کاکتۆر لە یەک زانکۆی لەبەرەوەی کە باوەڕان بە ئازادی بیرۆڕاو تاکی کەسی من بەشداری و بەرنامە دەکەم و بەشێکم لە پرۆسی کارژێر زانکۆی سەلاحەدینە ئەم هەفتەیە بۆ تێ ئاوا بە ئازادی قسەکەی هەفتەی ئایندا ئەبێ یا کراسی سپیا پانتۆڵی ڕساسی هەر کاتێک بڕارێکی دەستێ بوو بەڵێ بڕارێکی دکتۆرە بێ خۆشت بیکەی ئەم بۆین باخەقاوی شتە نامێنێ بچی بە خوێندکاران بڵێ هەمووتان یەک ڕنگ دەبەرکەن و خۆتان شتی من لەوان بپۆشن لە مافی بەس لە کۆنگرەکان نەدوێت هەر خوێندکاران گوتم پاشان ئینشاڵڵا مامۆستاکانی ژەبەیەک خۆش بن ساڵی دابێتن پاشان بەرنامە سەر خوێندکارە سەر فەرزەکەی کەسی مامۆستا ساڵێکی تر ئەمە ڕێخستنی دەوامە ڕێخستنی داوامە ئێمە ئەوە جار نانا کاگرانس ئەمە 25,000 قوتابی مەیە ئەمە زیاتر ئەو ئەمە ئێشتا بدار نەمگوتێنێ هەژاری کاگرانس زۆر باسی هەژاری دەکە یەکەمین ئەمە نەهاتیمە بلێم هەژاری نایەلم نانا کاگرانس کاکە من گوتم چی دەکەم گوتم یەک پۆشیم کردێ بەس یەک پۆشی سوودی کۆمەڵایەتی هەیە کە سوودی کۆمەڵایەتی سێ دێکوانە نەهێشتنی چێ گوتمە چینایەتە سوودی گوتمان دارایی هەیە سوودی دارایە لە بەرەوەی چ دەکاتم گوتمان ئەرچی سەرخانەوەدەی قوتابیان کەم دەکاتەوە کانگرس ئەمن یەک شتم هەیە قەیناکە کارگەز گەوەش نەبا دەبا زیاتر بکرێتن ئەمن یەک میسال دەینم ئەوانەی کە ئێستا دژی ئەو بڕیارانە خۆیان یەک پۆش نەبووینە لە زانکۆ تحدا دەکەم خۆیان زمانیوان یەکەچیش ئەوانەی کاگرانس ئەوانش کە دژی یەک پۆشینە منداڵەکانی لەو تەمەنینە کە لە زانکۆ پەیمانگەکان بەڵێ سەرکەن ئێمە با بێن جیاوازی بکەن لە نێوان یەک پۆشی و ڕێکپۆشیە ئێمە نەمانتوانی دوو مەسلەی ڕاپرسی پێ دوایە سەرەگرێ ئەگەر بڕیارێک کە کۆی گشتی ئەنجومەنی زانکۆ بە زۆرینە لەگەڵ یابن ئێمە هەوڵ دەدەین پرۆسەکە بخینە بواری جێبەجێکردنە تۆدەنگی بەڵێ من ئەندام ئەنجومەن زانکۆنی من یاردەی ڕاگرم بەڵام ئالێتی جێبەجێکردنەکەی من لێتان ناشارمەوە زۆر قورسە ئێمە کۆنتاکتە دوای زانکۆی تر بە دوای زانکۆی سەلاحەدین نابێت یان نەخێر زانکۆ ئەهلیەکان و زانکۆکانی تری حکوومەت نایکەن بە شێوێک زانکۆ ئەهلیەکانەوە ناکەن من لەوە دڵنیام ئەمە تەشجیع بێ بەوەی ئەو خوێندکارانەی کە لەگەڵیانین بەرەو زانکۆ ئەهلیەکان بڕن باوەڕ ناکەم هیچ پەیوەندی بەوەیەوە نیە بەڵام دەمەوێت یەکش بکەم من داکۆکی کاری مافی ئازادی تاکەم من دەمەوێت کۆمەلگای کورتی نەگەڕێتەوە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە خەریکە وەکو گاڕانگاری وەکو مێگەلگەرایی دەمانخڕون هەشتێک بێتن ئێمە جێبەجێ بکەین من ترسم لەوە هەیە من واقعەک دەبێنمەوە لە پشت ئەو بڕیارانەی کە دەدێتن تێگەشتێکی ناو کۆمەلگا هەیە لە باتی زانکۆ کاریگەری لەسەر کۆمەلگا هەبێ خەریکە کۆمەلگای کوردی کاریگەری لەسەر زانکۆدا دەنێتن من ترسم لەسەرەوە هەیە خێنەوەی ئێمە و چەند ڕۆژە دوای ئەوەی کەو بڕیارانە من هەفتەیەکە خۆم پاراستۆ لە هەموو ڕاگەانەکەم بۆی باسیەوە بابەتە نەکەم بۆی بتوانین چۆن جێبەجێ بکەین ئێستا لە ئالەتی جێبەجێکردنەکەی لە خێنەوەی دوای ئەو بڕیارانەی کە دراوە بە تایبەت لێت ناشارمەوە تێگەشتنی چەپەکان و کۆمەنیستنەکەەوە تێگەشتەکەی هێزێکی هێزە ئیسلامیەکان کە پێیان وایە زانکۆ ناوەندی فسق و فجور و فەسادە و بە زۆر بە سەراحەتی ژەمە باز دەکەن خەریکەم بابەتە بەلا ڕادێ دەبن ئێمە دەبێ هەمومان ئەو بابەتە بینەوە سەر ڕێگایەکی ڕاست بەچی بە میتۆدی زانستی بە توێژینەوە ئەم ڕاپرسە بەشێکە لە مادەی خاو بۆچی بۆ توێژینەوەی گرنگ شێ بیکاتن کۆمەڵناسەکان دەروون ناسەکان سیر کە تایبەتمەندی کۆلیژەکان چیان جیاوازە زمان تایبەتمەندی خۆی هەیە ئادەب تایبەتمەندی خۆی تۆ تەسەوڕکە قوتابیەکی بەشی فەلسەفە دی ڕەخنە لە نیچە دەگرێت لە سارتر دەگرێتن مناقشە لەگەڵ لەسەر بوونی خوا دەکاتن کەچی خۆی ما دانیشتۆ بە قەمیسێکی ڕەش و ڕەساسی پابندی بڕیارێکی زانکۆ بۆ پێوتە 5,000 قوتابی زانکۆمان هەیە لەنێو ئاداب و زمانە هەموو جلی ڕەش دەبەرکە ئێوە بێتە ئاشورا باشە بۆ لە ڕەنگەکان نهاتین لە ڕاپرسەکە من لەسەر ڕاپرسەکەش تۆ شێشەم هەیە ئەڵێ تا چەند لەگەڵ ئەم بابەتەی کەچی بابەتێکە وەڵامەکە بە بەڵێونە خێرە
ئەکەوتی چەند دەبێت ڕێژەی بێتێ نسبەیە ینی ئەم بڕیارە لە ڕاپرسەکەەوە هەڵەیە ئەزانی نا شێوازی ڕاپرسەکە من پێم وایە لە کاکتۆر کامەرانش دوانە پێشتم بێ تۆزەك استعجالی تیا بوو دەکرا بە میتۆدی زانستکا کە ئێمە مامۆستا و پرۆفسۆری دکتۆری زۆر بەناوبانگمان لە کۆمەڵناس و دەروون ناسەکان و لەمانە هەیە لە یاساناسەکان هەیە دەکرێت ڕاوێژێکی پێ بکەین دابنیشین لەگەڵ یەکە و ئێستاش دەنگێمەوە کاکتۆرتی کە دواتر دەبێنەوە ئەنجومەنی زانکۆ تامان ئەنجومەنی زانکۆ مناقەشە باشە بەڕاستی لە ڕوانگەی ئەوانەی کە لەگەڵین لە زانکۆ ئەمە بۆ داپۆشینی کچانە یا بۆ کەمکردنەوەی چینە لێت ناشارمەوە بڕارەکەی کاکتۆر کامەران بۆ کچ نییە بەڵام خوێندنەوە و پشت خوێندنەوەی ئەو بابەتە بەشێک لەوانەیە کە دیانەوە لە ئونسوری ئافرەت بن لە کەس بدەن وەزیاتر مەبەستیان کچە تەنانەت ئەو قڕانێک کە زۆری نەش لەگەڵ ئەو بابەتان مەبەستیان ڕەگەزی بەرامبەر یعنی بڕیارەکە بۆ کچ دەرچووە نەخێر بڕیارەکەەوە دەرنەچوو ئامانجەکە کچە ئامانجی سیر کە من وتم سنووردارکردنی پۆشینی کچە من پێم وایە سنووردارکردنی پۆشینی کوڕ بەڕادەیەکی کەمترە بەڵام هەموو هەدەفەکەیان من لێ ناشارمەوە سیر کە قوتابیانی ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران سەر بە کامە حزبەکانن حزبەکانن باشە ڕۆڵی وان لەم ڕاپرسیە پێم خۆشە ڕۆڵی ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران بزانن ڕایان چییە لەگەڵن هەردووکان هەردووشیان لەگەڵن باشە من حەزەکەم ڕئی وەزیر بزانم چونکە جەنابی دکتۆر توانە ڕئی وەزارەتی بە سەراحەت پێنەوتم ڕئی خۆشی بە سەراحەت پێنەوتم تەلەفۆنێک بۆ جەنابی وەزیرەکەم ئەگەر جوابم باتەوە بە یارمەتی هەر هەمووتان و هەروە خات و دکتۆر مەهاباد و کاک دکتۆر ومێدیش کاک دکتۆر ئاریش بە خات و دکتۆر ئاری جەنابی وەزیر سڵاو ڕێزم بۆتەوە سەیری بەرنامەکەم ئەگەر ئەکەی هەر چۆنە ڕەنگە دڵنیام لەوەی ئەزانیت گفتوگۆکەم میوانەکانیشم ئەبینیت تایبەتە بە یەکپۆشی ئەکرێ بە ڕون و ڕاشکاوی ڕای جەنابی وەزیر بزانن هاوڵاتیان و هاونیشتیمانیان و خوێندکاران لەگەڵ دەرکردنی بڕیاری یەکپۆشیدای کاک ڕەنجگان من سوپاست دەکەم سڵاو ڕێزم بۆ میوانە بەڕێزەکان هەیە هەروەها بۆ بینەرە بەڕێزەکانی ڕووداویش سەرسەرم من طبعا ئەگەر بۆ ئەوی ئازادتر قسە بکەم ڕوخسەتم دەوەکو دکتۆر ئارام قسە بکەم وەکو وەزیر قسە نەکەم باشە وەکو دکتۆر ئارام من جەنابەت بەنەناسی من پیاویشی لیبراڵم و باگراوندێکی دەست لەگەڵ پرسانە پیاوێکی کراوەم باگراوندێکی باوڵێن دیموکراسیانە و ئازادی خوازانەم هەیە سەر ئەم پرسانە من لەبەر ئەوەی لەناو زانکۆکانیش کە کۆبوونەوەمان کردووە لە ئەو شوێنانەی کە پێویستەوە من قسەی بکەم من مەبدەئێکی سەرەکی مێ ئەوش ئەوەیە کە ئەبێ زانکۆکان 100% سەربەخۆ بن سەربەخۆ بن لە هەموو قەرارەتێکی دەرەوەی خۆیان لە فەرزکردنی هەر ئیرادەیەک و لە بڕینی دەستی حەزب و هەندێک لە ڕێنمایی لابەلاوە ئەوانەیە لە ڕابردووە برادران ئەزان و خۆ جەنابی شەرمن ئەناسی بۆ ئەوەی ڕێز لەم پرەنسیپە بگرم و بۆ ئەوەی بتوانم لە شوێنانێکیش دەنگم زۆر بێ بۆ دیفاع لەم پرەنسیپە بکەم من تەدەخلی ئەم ئیشەم نەکرد بەڵام وەکو وتم ئەگەر وەکو دکتۆر ئارام قسەت بۆ بکەم من خۆم طبعا لەگەڵی نیم چونکە من پێم وایە هەموو یەک ڕەنگکردنێک نەزعەیەکی دیسپۆتیزمی تایە يعني حكمي مطلق ديسبوتيزم تقريبا بله يعني پراوێزێک بۆ ئازادی ئینسانەکان نایڵێتەوە ئەو کاک دکتۆر تەڵعەتایی جوان قسەی کرد من تقریبا ئەو کۆنسێپتانم پێ قوبوڵە بەڵام لە بەرامبەریشە ئەوە ئیرادەی زانکۆیەوە من ملزەم و محکوم بۆی کە ڕێز ئیرادەی زانکۆی سەلاحەدین بەڵام ڕەنگە سبەینە هەزاران خوێندکار پێت بڵێن بێزەحمەت جەنابەت وەزیری منی لەسەر و زانکۆکە سەرۆک زانکۆکانەوە سەرۆک زانکۆیەک بە جەبر ئەوێ هەمومان یەک ڕنگ بکە تۆ لە بەرنامەی ڕەنجوتت لەگەڵ فرەڕەنگی ژیانیت بێزەحمەت دیفاع لە مافی من چۆن ئەەکەی کە من دژی یەکپۆشیم من عرضم کردی من تو وەکو دکتۆر ئارام لەگەڵ بەهاکانی ئازادی و سەربەخۆی و ئەی ئەگەر وەکو وەزیر پێویستی بە تەدەخلی جەنابەت کرد بۆ پاراستنی مافی ئەو شەریحەیە کە دژی بڕیارەکەی سەرۆکی زانکۆی سەلاحەدینە هەڵوێستت چ دەبێ من ئەم پرسە ئەگەر بە پرسێکی ئاوایی دەبێمەوە ئەنجومەنی وەزارەت لەناو ئەنجومەنی وەزارەت دەبێت دیسانە لێت شعێکی تر و ڕوویایەکی تر دروست بکەین و تەعامل لەگەڵەوەکەین بەڵام کاک بڕەنج
جەناب زانی لە ئەمریکای زلهێز و پێشکەوتوی دنیاوە بۆ ئەوروپای دیموکراسی بۆ لای خۆشمان مەبدەئێکی پێوتە کەمایەتی ملکەتی زۆرایەتیە. ئەمان لە ڕێگەی دیسانەوە باڵێن ڕاپرسیوە کردیوان 11,000 تەلەبە بەشداری تیا کردو بەشێکی زۆری ئەم 11,000 لە سوپای حکومت دکتۆر وتی هەفتای بە بەڵێ دەنگی پێدا ئەم بەڵێش قابلی ئەوە ڕێزی لێ بگریت. بەڵام ئامانجەکانی ئەمە ئایا ئەو دیبەتی ئەو لێ و کردانە مناقەشاتانی کاک هاوڕێ و کاک تەلعەت و کاک دکتۆر ئەوانە قسەیانە ڕوو ڕەنگە جێگەی هەموو ئەمانە بێتەوە، بەڵام ئەو تومەحا هەرگیز تەحقیق ناکە کە یەکپۆشی زانکۆکان هەژاری بنە بڕووکاوە جیاوازی باشە وەکو دکتۆر ئارام وەکو پیاوێکی خوێنەوار بەلای تۆ لەم حاڵەتەیە دیموکراسی یەکسانە بە جێبەجێکردنی مافی زۆرینە یا ڕێزگرتنی مافی کەمینە؟ من طبعا هەردوو پرەنسیپەکە گرنگە ئینسان تایە لەم عملیانەدا هیچ کەسی گنۆر نەکرێەوە پاراێز نەکرێەوە تووشی دۆخی دەرونی حاڵاتێک نەبێت کە ناتوانێت دڵبەست و وابەستە بێ باش شێ دوایە سەرکەوتووە بێ ئەمە؟ من ئەوە دیسانەوە لە لیان قەوسەکە داوای دەبووتنە بەرای بەڕێز کامەران و زانکۆی سەلاحەدینەکەم من پێم وانێ سەرکەوتوو بێ. بۆچی سەرکەوتوو نابێ؟ ئامانجەکانی چیە جار ئەگەر ئامانجەکانی بنەبڕکردنی هەژاری بێ مطلقاً زانکۆ ئیشی ئەوە نییە. زانکۆ لە دنیای مۆدرنە ئەتوانەیە نەک ئێستا بڕنج مەسئلەی یەکسانی مەسئلەی دروشم و ئامانجی پارتە کۆمۆنیستی و شمولیەکان و حتا لای بەعس ئەمانە زانکۆ بێکار و دنیای مۆدرن بێکار لەسەر چەمکی ئیشی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیشە لە سیستمی سەرمایەداریشە. زانکۆکان ئیشانەوەیە کار بە بەها و پێوەری علمی مۆدرن بکەن و ژینگەی خوێندن ئەبێ ژینگەیەک بێ کوێستم لە وەزارەتی خوێندنی باڵا تبنی بۆڵەنە پرۆسسمان کرد یەکە لە مەبدەکانی ئەوەیە کە ژینگەی خوێندن بۆ قوتابی لەبار بێ ژینگەی خوێندن بۆ قوتابی بۆ شێوەیەک لەبارەکرێت کە لایەن یەکەم ئازادی جلوبەرگیری خۆی هەبێ. جەنابی دکتۆر چی ڕەنگێک لەبارەکە من ئەگەر فەرزم کرد بەسەریا فەرزم بەسەریا کە ڕاستاسی لەبەر بکە یعنی محکوم یەکەم بۆ چۆنیش بیر بکاتەوە یعنی خۆت مەترسەکە لێرایە مەترسەکە کە دەستمان برد بۆ ئازادی بەسیطانەی ئینسان ئەوە دوجار سەر کێشە بۆ دکتۆر وازم کاکتۆر تەلعەتایی و باسی کرد دوجار سەر کێشە بۆ دیسپۆتیزمی گەورەتر بۆ جۆرێک لە ستەمکاری بۆ جۆرێک لەوەی کە خۆی وەکو ئینسان وەکو مایند و عقلێتی خۆی تۆ کۆنتڕۆلەکەی و ئاراستەکەی بێ وابێت باشە سەیریکە دکتۆر ئارام دکتۆر ئارامی نووسەر لە دکتۆر ئارامی وەزیر گیان ناکرێتەوە. ئێستا دکتۆر ئارام قەڵەمێکی بەدەسەوە و سبەینە تەلەبە فەسڵەکە جەنابی سەرۆکی زانکۆی سەلاحەدین ئەگەر پێوەی پەیوەست نەبوو مووقیفت چییە بێت؟ فەسڵیانەکەیت غیابیانە ئەگەر لەسەر ئەمە کۆبووەوە و تەلەبێ عینادی کرد و پێوەی پەیوەست نەبوو ئیمزای قانونیان لە ڕووی یاساییەوە برادران کاک هاوڕێوان یاساییان لێ باش تەمان شارەزاتر هەر شتێک کە بوو بە بڕیار و بە یاسا ئەبێ زانی پێوە بکرێت. بەڵام ئایا چی بکەین بۆ ئەوەی هەنگاوی نادروست نەکردن بە بنەمای یاسا ئەمە دیبێتەکەی ئەم مناقەشەکەی ئەم قەرارەی سەرۆکی زانکۆی سەلاحەدین جەنابی دکتۆر لە ئەنجومەنی زانکۆ لە ئەنجومەنی وەزارەت دەنگ دێنێ تێپەڕێ؟ وەڵڵاهی مەگەرش ناتوانم ئەو فاڵە بۆ بگرمەوە بەڵام من خۆم بەئەکیدی دەنگی تێنادەم خۆم بەئەکیدی دەنگی پێنادەم شکۆ پیاوێتم بڕوان بەلایەنی کەمی ئازادی ئینسانەیە چجا ئازادی جلوبەرگ. یەک دقیقە ئەگەر هاوڕەکانە جەنابی دکتۆر یەک دقا ئەگەر هاوڕەکانە دەنگیان پێ نەدا هەر ئەیکی بە زۆر جەنابی وەزیر دەسەڵاتی دایتە سەرۆک زانکۆکان مادەم دەسەڵاتی دایتە سەرۆک زانکۆکان متاکیدم کەوا ڕێز لە بڕیاری زانکۆ دەگریت لە ئەنجومەنی زانکۆ دەگرێت. ئاخر ئەگەر کێشەی تێکەوت و چوو ئەنجومەنی زانکۆ زۆری نادژی بوون تۆ ئاڵوێست ئەنجومەنی وەزارەت ئەو بابەتێکی ترە ئەنج تاوچێ دەکەین بابەتێکی تر هەنج تاوچێ دەکەین بەری جەنابی وەزیر دەنگ نادا ڕێخۆیدا ئەتوانێت لەوێ دژە بێت جەنابی وەزیر. جەنابی وەزیر دوو هۆکارم پێ بڵێ کە باش بێ لە یەکپۆشی شتیە بێ یا نەخێر بە مطلقی دژیت؟ ڕەنگە ئەم برادران باشتر زیینیان نەکرد بێت قەتیان نەکردێت لە تعریفکردنی ئیجاباتەکەی ڕەنگە لە ڕووی سایکۆلۆژیەوە سوودێک بگەێنێ بە ئارامکردنەوەی دەرونی هەندێک لە قوتابی کە بەهۆی بارودۆخی ژیان و گوزەران و ئابوووریانەوە وابکە هەندێک جار هەست بە غوب بن هەست بە بێتاقەت هەست بە پاراوێزی ئەو بکە. بەڵام بەهاکانی ئامانجەکانی زانکۆ ئەمە نین
ئامانجی زانکۆ ئەوەیە سکیل دروستکە کارامەی دروستکە بازار پڕ بکاتەوە نەک بێت هەندێکشی تر بکە نوکو دکتۆر ئارام نەکوکو وەزیرەوەم ئەمە ڕوئیای منە زانکۆکان ئەبێ کۆمەلگا ئینتاج بکەن نابێ هەندێک قێمی ناو کۆمەلگا زانکۆ ئینتاج بکە زانکۆ ئاراستە بکە ئەوە زانکۆکان ئەبێ بە بەردەوام ئەم قیم و بەها و نورمانە ئەپدەیت بکەنەوە و کۆمەلگایەک برمبنای معتایاتی تازە گۆڕانکاری تازە پێوەری تازە ئامانجی تازەی دنیا و بەشەریەت باشە چی واد لێکە لە وەڵامی پرسیارەکەما بڵێ بڕوا ناکەم ئەم قەرارەی زانکۆی سەلاحەدین سەرکەوتوو بێت هەر ئەو ئەرگومنتانە کێسە جنابەت باس کرد بەشێکی تەڵەبە ناڕازیە دەی بەشێکی تری چاوەڕێک بزانانی چیە بێ لە ئەساسە ئامانجەکە خۆی ئامانجەکە بەلای منەوە گەنەگەیستا ئەمرازەکە تەڵەبە کات ڕەنجکە هاتووتە ناوزانکۆ نەتیجەیە ئەوەی کە ئەوێ هەژاری بن بڕکابێت ئەسبابەکانی بیکات لە ڕێگەڕوشەکانی تر لە مەساحەکانی تر بکرێت لە زانکۆ نەتیجەیە جانتاکەی توانێت پیشانی بە مۆبایلەکەی توانێت پیشانیدا مەکیاجەکەی توانێت پیشانی بە پێڵاوەکانی احتیامن بۆ بیسەر و بینەری ڕوودا و ئێوەی بەڕێزە توانێت پیشانی ئەو نەعەدالەتی و ئەو جیاوازی طبقەی بدا جیاوازی طبقەی لە دنیا ئەمێنیە و زۆر ئایدۆلۆژی هاتو تاقی کردەوە و جانە گرنگ حکوومەتەکان زانکۆکان مؤسساتی علمی کار لەسەر پرەنسیپی بکەن پێوتێ کەواتە سەرۆکی کەواتە جەنابی وەزیر ببوورە کەواتە دکتۆر ئارام لەگەڵی نییە من بەڵێ من لەگەڵێک پۆشی نیم شکەوتم جۆرێک لە ستەمکاریتیایە مەجاری ئازادی احتیار لە ئینسان وەرەگرێتەوە ئەم مافی قانونیە هەژارنامەی مافی مرۆڤاتەوە لەو پرەنسیپ و قانونانە هاتووە کە حکوومەت یاریمی کوردستان کاری لەسەرەکە کە حکوومەتەکانی مدرن کاری لەسەرەکەن ئێمە بەشێکی زۆری شانازەکانەوەی میلەتێکین بەدووی ڕەوتی پێشکەوتن و ئازادی ئینسان و دیموکراسیەتە زۆر سپاس من بە 50 ساڵی تەمەنی خۆم لە ناو زگاری خواسی کوردستانوانە ناگەڕێەوە بۆ هەندێک پرەنسیپ یان هەندێک مەبادی هەندێک ڕوویە کە ڕوویای ئایدۆلۆژی ڕوویای ئایدۆلۆژین و مەترسیدارژن لە مستەقبەلە ئەم هەنگاوی دکتۆر کامەران بە هەنگاوی ئایدۆلۆژی دەزانی و بە ئیشی زانکۆی نازانی کەواتە من پێم وایە کامەران و برایانی بەڕێز بۆ ڕێزێگیراون من تا سەر ئەفقان احتیامی ڕێیەکانەگەرم و دامی ڕێیەکانەکەم دامی ئەو پرەنسیپاگەم کا بەسەر بەخۆی خۆیان کاری خۆیان بکەن نەتیجە جارێ زووە تقیمی کە بافاڵی بۆ نەگرنەوە ئەگەر باش و دەستخۆشیان لێکەین خوا نەخواست ئەگەر خراپیش کەوتەوە ئەوە خۆ کەعبە کەچ نەبووە ئەگەڕێنەوە سەر مۆدێلێکی تر و سەر پرەنسیپێکی تر بەیەک و کارەکەین گرنگە زانکۆکان لە ئەرکە ڕئیسەکانی خۆیان دانەکەن کاک ڕەنج بەڵام حەق نییە باش بیر بکرێتەوە اینجا بڕیار بیرە خۆ خوێندکاران شوێنی تەجروبە نییە ئەوە حیاتی گەنجاوەنیە خۆزگەمە پێشتر لەگەڵ کاکامەران و بەڕێزانیش کە بەتەوان هەندێک لەسەر زانکۆکان پەیوەندیان پێوە کردوتە قەلەم مەکەن بعد دیبێت بکەین مناقەشەی بکەین هەڵی بسەنگێنین ئیجابات و سلبیاتی لێ بێن دوای ئەوە بڕیار بدەن باشە وەکو دکتۆر ئارام هەمویان ئەناسیت پێ دوایە سەرۆک زانکۆکانی تر بە دوای ئەم بڕیارە بن یان نەخێر تەنیا ئەمێنێتەوە سەرۆکی زانکۆی سەلاحەدین ڕەنگە زانکۆکانی تر تەرەویستێک بکەن تا بزانین ئەگەر بزانین لۆد هەیە زەخت هەیە فشار هەیە داواکارێکە چۆنە پێم وانێ لەم ساڵە زانکۆیەکی تر هەندێک کاپسیان لەگەڵا کردوم ڕێیان وا بوو کە تەرەویست بکەن چاوەڕوانی بکەم بزانێت چیە باشە پرسیارێکی تر خوێندکاران ڕاستەوخۆ جەنابی سەرۆکیانە بەڵام ئیلتیزامی بەهێزی مامۆستایان بە وەزارەتەوەیە دیفاع لە مافی ئەو مامۆستایاناکی کە دژی گشتپرسین بۆ نمونە ڕەنگە حەزی لە ببوورە کە دژی یەک پۆشین ئەمەندەم بەرنامە بۆ گشتپرسی کردووە بە شانازیەوە تێکەڵەکەم بەڵێ ئەگەر قەرارە جیاوازی چینایەتی لە زانکۆ دەست پێ بکەین ئەوە عەدالەت پێمانەوەی ئەگە فەرمانبەرانیش یەکپۆش بن و مامۆستایانیش یەکپۆش بن و جەنابی سەرۆکی زانکۆش یەکپۆش باشە پرسیارەکەم ئەکەمەوە ئەگەر مامۆستایان دادیان هێنا بۆ لای جەنابی وەزیر وتیان بە زۆر ئەیانەوێ پانتۆڵی ڕەساسی و کراسی سپی و چاکەتی شین لەبەرکەین چیان پێڵیت بەداوە مامۆستاکان باەوەنە ڕائەکان ڕێزدەگیراوە لای جەنابی سەرۆکی زانکۆکانیش و لای ئێمەمانانش هەندێ ئێستا دەست بکەن بۆ گفتوگویەکی مەدەنیانە بکەن لەگەڵ سەرۆکاتی زانکۆ ڕاپەڕی بڕیارەکەی نەدا بخاتە جێبەجێکردنەوە جەنابی وەزیر ئەرگومنتی بە قوتریانە بێ و داواکان ڕاوێ جەنابی کاکتۆکامەرەش گویان لێگرێ و ئەوان شتوانن بگەن بە نەتیجەیەکی هاوبەش جەنابی وەزیر سوپاس بۆ وەڵامی پەیوەندیەکە بێگومان ئەم گفتوگۆ ڕاشکاوانەی میدیا و حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئەنجامی باشی لێکەوێتەوە و دیموکراسی چارەسەری زۆر گرفتی کۆمەڵاتیە کاشەوێکی شادت هەبێ لە سلێمانیەوە پرۆفیسۆر دکتۆر ئاری عادل سەرۆکی زانکۆی ببوورە
خاتو دکتۆر مەهابادم لەگەڵای سەرۆکی زانکۆی هەڵەبجە. خاتو دکتۆر ئەکرێ بە ڕوون و ڕاشکاوی وەکو سەرۆکی زانکۆی هەڵەبجە ڕات بزانم؟ ئەم کاتتان باش، سڵاو لە خۆتان، سڵاو لێەوە، سڵاو لە بینەران. لە ڕاستیدا کەمێک کاتمان بەرێک کاگڕۆن چکە ماشەڵام هەموو پیاوە هەرێمە لێراژنین. بابەتی ئێمە هەمیشە ڕێز لە سەررجەم بەها کۆمەڵایەتی و نەریتە جوانی ئاینی و ڕۆشنبیریەکانی میلەتەکەمانەگرین لە نەتەوەکەمانەگرین. هیچ کاتێ ئێمە لەگەڵ ئەو بابەتە ناباوانەیانین کە میلەتەکەمان بەرەوە هەڵدێرە بن. هەڵبەتە کاتێک ئێمە دێنە سەرم بابەتە، ئەم بابەتە دوولایەنەیە، دوو جەمسەرە، بەشێکی باشە بەشێکی خراپە. من بە ئەزمموی خۆمە و کاتانی کە لە زانکۆی سەلاحەدین بووم یەکپۆشی بۆ ئەو کاتە لە سعات 8:30 و کاتژمێر 8:30 و ڕاگر و یاریدەدەری ڕاگر لە ناو دەرگاکە ئەوەستان هەر کەسێک لە زانکۆی سەلاحەدین خوێندکار بووی بەبوورە گەم لە پرسیارەکەت نەبوو. ئەو کاتە سیستمی لەبەرکردن یەکپۆشی بوو لە زانکۆ کە تۆ خوێندکار بووی. چەند دەستجلی یەکپۆشیت هەبوو؟ من ئەو کاتە چەند دەسم هەبوو بە پێی پێویست جلم هەبوو لەو کاتە، بەڵام من کچی خێزانێکی مامناوەند بووم لە ڕووی داراییەوە. هاوڕەیەکم هەبوو، هاوڕێکەم دەوڵەمەندی شار بوو، بەیەکەوە بووین، هەمیشە بەیەکەوە بووین، وێنەکانمان لەم ڕۆژانەیە دەرهێنا. من جلێکی یەکپۆشم لە بەرابوو، ئەویش جلێکی یەکپۆشی لە بەرابوو. ئەو دەستی هەمووی پڕ بوو لە بازنی ئاڵتون، بەڵام من زۆر ئاسایی بووم. مەبەستەکەم لەوەیە یەکپۆشی هیچ کاتێک جیاوازی چینایەتی ئەوە نییە بڵێ نایهێڵێ، بەڵکو هەر ئەمێنێ پەیوەندی بەوە نییە کە جیاوازی چینایەتی نێڵێ، بەڵکو ئەی هێڵێت و لەوانەیە هەنێجار بە پێچوانە شۆکارەکان بکەوێتەوە، چونکە لە یەکپۆشیدا خودی کەسەکان ونەبن. من ڕێیم وایە کەسەکان لەو حاڵەتەیە لەو کاتەیە کە یەکپۆشن خودی خۆیان ونەکەن، چونکە هەر کەسێک جلوبەرگی شێوازی ستایلی جلوبەرگی کەسێتی بەشێک لە کەسێتی پیشانەیە، ئەگەر هەمووشی پیشانەیە. دووبارەیەکەینەوە ئێمە لەم کاتانەیە لەم وەختەیە بە هیچ جۆرێ ناتوانین بڕیارێکی ڕەها بین، چونکە پێمان وایە ئەمە پێویستی بە بابەتی توێژینەوەی زانستی هەیە، پێویستی بە ژینگەیەکی لەبار هەیە بۆ ئەوی ئەو ژینگەیە پێمان بڵێ ئایا خوێندکار ئامادەن بۆ ئەوە یا خوێندکار ئامادەنین. ئەوەمان بیر نەچێ بەشێک لە فشاری ئەم ئەوەی کە پێوترێ یەکپۆشی خێزانەکانن، بەڵام ئەبێ ئەوەشمان بیر بێ کە خێزانەکان ئەبێ بای ئەوەندە مناڵەکانی خۆیانیان پەروەردە کردبێ کە دێنە زانکۆ 8 ساڵیان تەواو کردووە بزانن چی لەبەرەکەن بۆ زانکۆ، چیژە لەبەرەکەن بۆ دەرەوەی زانکۆ، چونکە ناکرێ خۆ دوای مناڵەکانیانەوە نین. بەڵێ دکتۆر مەهاباد، وەکو سەرۆکی زانکۆی هەڵەبجە سبەینێ ئەتوانی بڕیار بەی زانکۆی هەڵەبجە بکەی بە یەکپۆشی، بەدەست تۆشە بڵێ نابۆ یەکپۆشی، کامیانەکەیت؟ من وەکو خۆم هەمیشە ڕێز لە ڕای خوێندکارەکانم ئەگرم. هەر کاتێک ڕاپرسیمان کرد خوێندکارەکانمان زۆرینەی ڕەها ئەڵێن پێویستی ئەزانی ڕاپرسی بکرێت؟ بەڵێ ئەگەر ڕاپرسی بکرێت و خوێندکاران بە زۆرینەی ڕەها لەگەڵ ئەم بابەتە بوون، ئەو ئێمەش ڕێز لە بڕیارەکەیان نەگرین، ڕێز لە ڕای خوێندکاران نەگرین. بەڵام هەتا ئەم دەقەیکە ئێمە قسەی تیادەکەین کۆمەڵەیەکی خوێندکاری پەیوەندی بە ئێمەوە نەکردووە کە بە پێویستی بزانن ئەم بابەتە ببێت بە بابەتێکی ڕۆژ ببێت بە بابەتێکی سەردەم، چونکە ئێمە کێشەی ترمان هەیە، ئێمە بابەتی زانستیمان هەیە، ئێمە بابەتی ئەکادیمیمان هەیە. ئەگەر ئەمە پەیوەست بێ بەوەی ئەگەر خوێندکارەکانمان یەکپۆش بوون ئاستی زانستی بەرزە بێتەوە، خۆ ئەبێ زانکۆکانی ئەفغانستان ئێستا لە لووتکەیا بن، خۆتان نەزانن جلوبەرگەکانیان بە چ جۆرەکە لە کاتێکە ئەم زانکۆیانە ئێستا هەر لە لیستەکانی شانین کە ڕائگەێنرێ. لەبەرەوە ئێمە لەسەر مەزاجی یەک دوو کەس یا چەند کەسێک یەکپۆشنین، باڵاپۆشن بۆ یەکپۆشی باڵاپۆشن، بەڵام شێوەیان شێوە و شکڵیان ببوورەوە. ئەڵە مەبەستم لە باڵاپۆش شێوە و شکڵیان یەک فۆرمە یەک شێوەیە بە یەک جۆرجل لەبەرەکەی جلوبەرگەکەیە. بەڵێ مەبەستم لە دیزانی جلوبەرگەکەیە، بەڵام دیسانە مە نەبووەتە هۆکاریەوەی ئەم زانکۆیانە لە ڕووی ڕانکینەوە لە ڕووی زانستیەوە لە ئاستی باڵایە بن، کەواتە ئەمە بابەتێکە ئەبێ جیا بکرێتەوە لەوەی من ئەڵێم نەخێت لە دکتۆرەکان وتی ئەمێنێت. دکتۆر تەڵعەت تاهیر یاردەدەری ڕاگری کۆلێژی زمان فەرمووی ئەمە بۆ باڵاپۆشکردنی کچانە بە ناوی یەکپۆشیەوە، تۆش فەرمووت تەنیا ژنی لە ناو ئەم هەموو پیاوەیە. ئەمەت قوبوڵە بە بڕیارێکی دروست دەزانی هەرچەندە دکتۆر ئاریشمان لەگەڵە. بڵێ
تێنەگەیشتم دروست پرسیارەکە ئامانجەکە بۆ داپۆشینی کچانە یا بۆ نەهێشتنی چینایەتە بەشێکی ئەوەی تیا ناڵێم هەمووی بەڵام بەشێک لەوەشی تێدایە کە فۆکەسەکە لەسەر کچانە کچان کراونەتە ئامانج دیسانەوە من ئەوەنە ئەڵێم خصوصیەتی زانکۆی هەڵەبجە لەوانەیە جیاواز بێت لە زانکۆکانی تر لەم زانکۆیەدا بە سروشتی شوێنەکە و ناوچەکە بە جۆرێکە من تا ئێستا جلوبەرگێکی بە جۆرێکم نەدیوە لە خوێندکارانە سەرنجم ڕاکێشن بڵێم خوێندکار تۆ بیا بە یەکێکا بڵێم ئەم جلە لە بەرمەکە کاگڕنج مینەرانی بەڕێز ئێمە ئەگەر تەنووری کورد لەبەر بکرێ ماف بە خۆتەی کە پێی بڵێ لەبەری مەکەرەوەی تر ئێمە لیژنەمان هەیە لە زانکۆکانە کاگڕنج بمبورە لە زانکۆکانە لیژنەی کۆمەڵایەتیمان هەیە لیژنەی ڕۆشنبیریمان هەیە کە زۆر جارژنەکان لەم لیژنیان ئەچن ئەو خوێندکارانەی کە بە جۆرێک هەستەکەن جلوبەرگەکان جێی ئاسایی نییە بانگیانەکەن قسەیان لەگەڵا ئەکرێ کچی خۆم ڕۆڵی خۆم ئەمە بەم شێوەیە بۆ شێوەیە ئێمە سەرەتای ساڵ هەموو ساڵێک ئەو لیژنەیەمان ئەچێ لەگەڵ خوێندکارەکانە کۆ دەبێتەوە قسەیان لەگەڵەکەن هەنێک نەکتەنها لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ئاکاری زانکۆیەوە کە ئەبێت چۆن ڕەفتار بکەن دکتۆر ئەگەر سبەینە ئەم مەسلەی زانکۆی سەلاحەدین هاتە ئەنجومەنی زانکۆ وەزارەت ببوورە هاتە ئەنجومەنی وەزارەت بە دەنگدانی ئێوە بڕیاری لە سەریرا و دوور بە هەندێک گرفتی لەسەر دروست بوو دەنگی بۆ ئەدەی ببێ بە باڵاپۆ ببوورە یەکپۆش یان دەنگی بۆ نادەی من پێش ئەوەی کە لەوێ دەنگی بۆ بەم هەڵبەتە ئەبێ ڕای زانکۆکەی خۆمم وەرگرت بێ ئەگەر ڕای زانکۆکەی خۆمم وەرگرت بێ ڕێز لە زانکۆکەی خۆم و لە خوێندکارەکانی خۆم وەرەگرم من ئەوەی ئەڵێم لە چاوپێکەوتنی تری شاوتومە من هێندە سیقە و متمانم بە خوێندکارەکانی خۆم هەیە کە ئەزانم چی لەبەر ئەکەن بۆ زانکۆ چیش بۆ دەرەوە لەبەر ئەکەن چونکە ئەبێ خێزانەکان هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی کللتوریەوە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەم مناڵانە هەژدە ساڵیان تەواو کردووە ئەبێ بای ئەوەندە تێ بگەن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕەوشەیە ئەکەن مامەڵە لەگەڵ ئەمەیەکەن دوجار ئێمە سیستممان سیستمی بۆلۆنیا پرۆسسە چقمان چقی خوێندکارە بێ خۆی لە کۆی بابەتەکانە بێ بزانێت چی ئەکات و چی ناکات ئجا ئێمە بین بە جۆرێک لە جۆرەکان خوێندکار لە قاڵب بین لەوانەیە پێش ڕاپرسیەکە ئەمە کارێکی قرس بێ بەڵام دوایەوەی کە ڕاپرسی کرا هەڵبەتە قسەی تر و بابەتی ترمان بێت دەستخۆش سوپاسە دەکەم کە لەگەڵم بووی بەڕێز خات و دکتۆر مەهاباد ئێستا بزانم ڕای سەرۆکی زانکۆی جیهان کاک دکتۆر ئومێد ڕەفیق چییە لەسەر ئەوەی کە زانکۆکەت ببێ بە یەکپۆش یاخود نەبێت زۆر سوپاس کاگڕەن سوپاس بە خێراتنی میوانەکان تەکەم سڵاوم بۆیان هەیە لە ڕاستیە ئەم بابەتە و کۆی ئەو مناقەشەی کە ئێستاش کرا دەرخەری ئەوەیە کە ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا هەر لە یاسای وەزارەتی خوێندنی باڵاشەوە ئەم بابەتە بە تەواوەتی یەکلایی نەکراوەتەوەیان لە ڕێنمایەکەیان نەچەسپێنراوە چونکە لە ڕێنمایەکە لەو ڕێنمانی کە ڕێنمایی ڕێکاری خوێندکارانی پێوترێت تەنها یەک خاڵ ئاماژە بۆ کراوە کە بابەتی تەبەڕوج یعنی کە پێوتێت زیادەڕەوی یان ئەوەی کە بە پێی پێوەری کۆمەلگای ئێمە پێوتێت زیادەڕەوی تەنها ئەو بابەتە بۆیە لە لای من و لە لای هەر مامۆسایەکی تری زانکۆ لە لای هەر کادریشی ئەکادمی ئەم بابەتە قابلی ڕاوەکردنی جیاوازە بۆیە زۆر جار ئەو کێشانەی کە لە مناقەشەکەشا باسکرا مامۆسایەک بە تێڕوانی خۆی و بە تەفسیرکردنی خۆی تەعامل لەگەڵ جلوبەرگ و لەگەڵ هەڵسوکەوت و لەگەڵ ڕەفتاری خوێندکاری شەعەکە بە تێڕوانینی من ئەبێ پیاچوونەوەیەک بە ڕێنمایەکەیە بکەم وەکو جەنابی وەزیریش باسی کردی ئەمە پێویستمان بە دانیشتن وەرکشۆپێکەیە لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەی ڕێنمایەکە بە تەواوەتی دەوڵەمەند بکەین و بۆشایەکی وایتیان نەیەڵینەوە کە قابلی ئەوە بێ کە مامۆستای زانکۆیان کادری ئیداری لە زانکۆیە تەفسیری جیاواز یان مامەڵی جیاواز لەگەڵ کەسەکانە بکا بە شێوەیەک بێت تۆتەڵی لەگەڵ فەلسەفەکەی من لەگەڵ ڕێخستنەوەی ڕێنمایەکەیان لەگەڵەوەیان کە جلوبەرێک لە زانکۆیە و هەموو سلوکی خوێنکار ئەوەی کە پێوتێت ڕەفتار و بەرزەفتکاری خوێنکار پیاچوونەوەی پیا بکرێت چونکە ڕێنمایەکە زۆر کۆنا و ئەکرێ یانی قابلی پیاچوونەوە بەڵام ئەوەی یا لەگەڵ یەک پۆشیایی
لەگەڵ ڕێخستنەوەی یعنی ڕێخستنەوەی ڕێکپۆشیام لە ڕاستیە لەگەڵ تەنزیمکردنیان لەگەڵ ئەوەی هەمووی ببێ بە یەک ڕەنگ من ڕاستەکەی لە زانکۆکانی ئێمە یان لە زانکۆکەی خۆم بەناوی زانکۆکەی خۆم وەقس ئەم بابەتە نەبووە بە بابەتی گفتوگۆەوە نەهاتوێتە بەردەستی ئێمەش تاوەکو مناقەشەی بکەم لە ڕاستیان لەگەڵ ئەویان هەڵوێستت چیە بێت قەرار وەزیر وتی لای جەنابتە ئێمە لە ڕاستیە ئێمەش وەکو هەموو زانکۆکانی حکوومیەکان لە ژێر چاودێری و ڕێنمایی وەزارەتی خوێندنی باڵاین ئەگەر بڕیارێک لە وەزارەتی خوێندنی باڵاوە دەرچێت بۆ ئەم بابەتە ئێمەش پابندین کە جێبەجێ بکەین بەڵام وەکو ڕای شخصی خۆم لەگەڵەوەیان کە ئەم بابەتە نەکرێ بە بابەتی گفتوگۆ چونکە ئەم بابەتە لە ڕاستیە پرسیارەکە پرسیارێکی بێلایەن نییە وەکو ئەو لە سەرەتاشەوە کە جۆم لە گفتوگۆکە بکرد کاکتۆر کامەرانیش باسیەوەی کرد بابەتی یەکپۆشی بۆ ئەوەیە کە هەویەی تەڵەبە یان شوناسی خوێنکار دیاری بکەین ئەمە ڕەنگە بۆ شەریکەیەک بۆ کۆمپانیایەک بۆ کەرتێکی تایبەت کە ئیشێک بزنسێکی بچووکی هەیە ئامانجەکە بپێشێ بەڵام مطلقاً ئەم بابەتە پەیوەندی بە بابەتی هەژاری و فەلسەفەیەوە نییە کە ئێستا مناقەشەی کرا لەم گفتوگۆیە ڕەنگە بۆ شەریکەیەکی بچوو گیان لۆکاڵی ئەم بابەتە ڕێخستنی جلوبەرگ و یەکپۆشی بابەتێک بێ جێگای خۆی بگرێەوە مەبەستەکانی بەدەست بێنێ بەڵام لە زانکۆیە فەرزکردنی جۆرێک لە جلوبەرێک فۆرمێک لە جلوبەرێک بەسەر هەموو خوێنکارەکانە بە یەک شێوە من لە ڕاستیە لەگەڵ ینی بۆ پێش وایان بڕیارە ناتوانێت لەم سەردەمەیە جێگای خۆی بکاتەوە بگا بە ئامانجی خۆی و بابەتێکی تریشەیە کاک گەڕەنج ئەم بابەتە بابەتێک نییە تەجربە نەکرابێ یانی بابەتێک کە ئەزمون کراوە لە ساڵانی پێشوە تاقی کراوەتەوە سەرکەوتوو بۆ بەلاتەوە بە تێڕوانینی من ئێمە ڕەنگە لە کاتی خۆیان بەسرا بێتەوە بە بابەتی ئایدۆلۆژیەوە بۆیە ئەم بابەتە پەیوەندی بە سیاسەتەوە هەبووە پەیوەندی بە ئاراستەکردنی کۆمەلگاوە هەبووە بۆ یەک ڕەنگی و یەک بۆشی من ناڵێم کاکتۆر کامەران مەبەستی ئەوەیە بەڵام لە ڕاستیە ئەو ئامانجەی ئاراستەکراوەی کە بۆی دروست کراوەیان پەیڕەو کراوە بە ئامانجێکی سیاسی کراوە لە ئێستاە ئەم تەجربەیە بە تێڕایینی من تەجربەی لەم شێوەیە لە ناوچەکەیە لە دەوروبەران نییە بەڵام ئەمە بووە بە بابەتی گفتوگۆ لە زانکۆیەک ڕەنگە دوایە زانکۆی سەلاحەدین سەرکەوتووە بێ لە بڕیاری یەکپۆشیە وڵایەوە ئەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین ئەم بڕیاریان داوە و تا چەند خوێنکاران پشتگیری ئەم بڕیارە ئەکەن و تا چەند ناڕەزایەتیش دروستەکە و ئەم بڕیارە قابلی ئەوەیە کە مرونەتی ئەوەی تایە کە ئەمساڵ جێبەجێ نەکرێ ئەگەر هاتوو ناڕەزایەتی دروست کرد و زەمینەی بۆ خۆش بکرێت لە ساڵانی داهاتووە جێبەجێ بکرێت ئەمە کە دەرێن کە جێبەجێ دەکەین بڕیار دەین جێبەجێ دەکەین بەس لەوانەیە هەندێک ئەمە ئاسانکاری دەکەین یعنی لە مەسائلی ئەوانی کە باسمان کە بەرزەفتەی قوتابیانەیە کاگڕنج بەخۆی وەڵامی پرسیارەکە احتیمال هەیە نەچێتە باری جێبەجێکردنەوە مەرز نییە 100% جێبەجێ بکرێت بەزێتە بواری جێبەجێکردن دوای ئەمە بە تەمای مۆزەفیش بکەی بە کانگڕز بە ئەم باسم کرد وەکو لاوەی خۆمە من لە سەرۆکاتی زانکۆ پاژماوەی چیتر وەکو سەرۆکاتی زانکۆ لە بەڕێوەبەرەکان دەست پێ دەکەم دوای هەموو فەرمانبەرانی سەرۆکاتی زانکۆ دەکەمە ئەگەر بەدەستت بێ دایرەکانی ژوالەکەی خۆ ئەمن نازانم ئەم جارێک بەس ئەوەی خۆمم مەسئولم بەسەر زانکۆی تۆ هەڵبەتە زۆر قەنەعەتت پێ دراست بەدەستەوە بێ فەرمانگەکانی ژوالەکەی وەلی دەکەم سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی والەکەی بەێ سەرۆکی حکوومەت و جێگرەکان لە بەدەستی من نینە نا ئەڵەم ئەگەر بەدەستت بەێ هەمووی وەلی دەکەم هەموو کوردستانوە لە دەکەی زۆر باشە خات و دکتۆر ئاری عادل سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک سڵاو ڕێزم بۆت هەیە جەنابەت چ دەبێژی لەسەر ئەف ئاریشە ئەپرسە زۆر سپاس کاکڕەنج سڵاو بوو جەنابێتە و میێوانên بەڕێز و بینەرên ڕوودا و پڕاستی سەر ئاستێ جیهانê زانکۆyê جیهانê hemî قوتابiyên زانکۆyê hemî divêtin cilûbergê wana bi şêwazekê wisanê bîtin rêzil hurmeta زانکۆyê bihête kirin yekpûşî bin cilûbergê wan yan yekpûşî nebîtin ev babetê henê prastî rêformeka geleka mezin e li ser jiyana zankoya qutabiyan pêwîst bû pîtepêdan berwext pê hat bakirin rastî me wek serok zankoya yê ez yê min gelgeşet gelkirî ke me pêseyre ev babete nexwed bû tarihkirin berî nûkel civata wizaretê renge em jî wekî qutabiya bû me
مفاجأة بويا ميل ميديا يقولي بوي بما موقفت نخوشت بوين براستي كأم بريكا خلقة كديترنكو يجواتا وزارة أبوابة مزانيبا أبوابة هاتيا طرح كرن رنجا سي خالتي دا دويت نريني وإيكا أريني كيم كرنا جداهيات جواكيد بين قطابيان دا هر وصا هزرا قطابي سرخاندنه بمينيتن لي شرخه كي ديتر وك طبعا سلاح ذو حدين وكود بيجن باشي وخرابيت وي هاجا تو بهال سنجيني رنجا ميزان برئي كبراوستيتن بو هندك حالات هندك زانكو يا هندك كومالغا اجا از بهم بحثي زانكو بولي تكنيك يا دهوك بكم سنوري وي جغرافي جلكي بربلاوه هر زاخو ودجريتن حتى آمدیه و بردرش و شیخان و آکره اف خلکی هنه هگد وی ماویدای سر ساله تو سروان فرض بکی کو قطابی جلو برگی تو یک پوشی بن ابدی بیتا بارگرانی یکا گلک آمازن بو خلکی اوی قطابی آمده کاریت خو نکرینه و هوا راستی جدویتن اف شولا لازمه پش بستن بوکولینا و بداتایا بهتا کرن و پراپرسیت قطابیان بهتا کرن باشد وی ماویدا هگر هات یکرن و زانکویا صلاح الدین ریز بو چونت وان بو او بریارت وان داین آیا بو چونت قطابیت قوناغا ایکی ورگرتینا قطابیت قوناغا ایکی هشتاناویت وان ندر چوینه هشتانه هاتینا ورگرتن بو چونت وان ورگرتینا پانه افجی بشک گلکی مازنن کده هنه دابش کرن سر زانکویت هرمه او خالک را دیتر وان یک پوشی بویا هندک رابردو دانا يعني قطابية دبيجم بالضبط أذيا بيجومان هجر رابر سين بوان به تكرن 12 سال جيان أخويا يا قطابخانة يا بري همي إك بوشي بويا وچند رنگك بوينا بيجومان حزوان سرنابيتن أبي بابتي جلك تمهيد بيدويتن دا تو بو قطابية كي وكيوي بيجومان جيتوي باوريه داما قطابية درچوي الشاشة جلك الوانا رنگ مالت وانا ديكو بابا بو خاطر وانا دا بچك دلوان خوش كان كي لودك نفسي در باز بوين در فدابی تکو جلوبرگ بوان آماده کربن بو جیانا زانکوی سالا ایکم اوجی کارتی کرنه دکتن لازمه خالجی بچافات باور گرتن خالقا دیتر جیه لسیوچار زانکوی حکومی و اهلی کدوایا لآیندهی نزدیک دا چنی دبه با یک پوشی رنگ ريجا جلك بزحمت بيتن مروف دس نيشان بكاتن بس از باورت كم زوربي زانكو بو افصالت قلدانين النخير لازم زمينك جلك باش بو بهت درست كرن از بو افصالت قلدانينم بس از تقل كولينما واز تقل بو چونا قطابية خومه من خالك هدية هي كاكرنج أسحس كم آماجة بكم هرچند أفا وكيد بجن أفا نتايبت من ديامية بس الوزارات لازمة هندك خال هاد بانا جنجا شكرن رنجا زانكويا صلاح الدين الجوات أخو أفا هاد بيتا جنجا شكرن آيا شوازي جلو بركة بس تحديد كرنا رنجية باشه شوازه ما تشتكي هاي فاشنيت تنوريت كچاندا ما 5 سنتيم هاي ما 7 سنتيم هاي ما 7 سنتيم هاي آيا أفا تحديد كريا آیا خالقادیا هیدا تو جوازی بین قطابیان بدانی دا وکی ما گوتی هندی بشین ام جوازی کم بکن تقلق آهنگ تین ام يعني الهرم برنياصل زانكوية كردستان آهنگ قلق دهنا جيران چت زانكوية دا چ گشت دروي زانكوية قطابي دي سانتين هندك جلو بركن جوازت كان الويرجي زنجيني وفقيري ديارت كاتن دكتور آري تو والامي ڕازگۆیانەی دڵی تۆمەوێت تۆ خۆت حەزت لێیە یەک ڕنگ لە بەرکەی هەموو ڕۆژێ بۆ زانکۆ یەک ڕنگ نە شەوێکی شاد سپاس هەتا دهۆک سڵاو و ڕێز بۆ ئێوە دکتۆر ئومێدی بەڕێز سپاست دەکەم خات و دکتۆر مابات سپاست دەکەم سپاس بۆ هەر هەمووتان ئەگەر یەکێک لەیەوە وابزانم جەنابەت کۆمنتێکت هەیە وڵا کاکرنج طبعاً زۆر درەنگ هاتۆ لای من هەر بە کورتی من قسەی و بەڕێزانم پێ هێرشێکی یعنی زۆر گەورە بوو لەسەر زانکۆیەک کە پێم وابێ ئەوە دەستبردنە بۆ ڕێی ئازادی زانکۆیەک چونکە ئێمە دەبێت بڕوامان بە بڕیاری زانکۆ هەبێ کاتێک زانکۆ
کاتێک وەزارەت زانکۆکان سەرپشکەکە لە بەخۆ بەڕێوەبردن لە ئیدارەدانی زانکۆکان کرد جەنابی وەزیر نوێنەری وەزارەت جەماعات کێ من پێم وایە بە شێوە ڕووناو بم بە جەناب عەفوم کە لەسەر بنەمای یاسا و ڕێنمایەکان جەناب و پەرلەمانتاری لەم بەڕێزانە جەنابی وەزیری خوێنی بەڵا سەلاحەتی داونەتێ وانە ئەگەر کێشەیەکە بێت لای ئەم بەڕێزانە جەنابیان تکایە شاتیم بۆ دەیاننا دێتە ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵاوە جەنابی وەزیر زۆر دروستوتی هیوادارین کێشە نەبێ پشتیوانتانین سەر بەخۆی کارژێڕی دارایان هەیە کاکڕنج بەڵام ئەگەر کێشەکە دروست بێت جەنابی وەزیر جەنابتی وت کاک دکتۆر چی بکات سەرۆکی زانکۆیە باشترین دەرچە بۆی ئەوەیە دێتە ئەنجومەنی وەزارەت بۆ لای هاوڕێکانی ئەڵێ بەڕێزان ئێمە برارێکی وەمانداوە تا ئێرە هێناومانە فەرمانتان بە چییە؟ کاک ڕەنج من کاک دکتۆر من بەسم ئەوەیە من لەگەڵ فەرزکردنی ئیرادیانیم کاک دکتۆر وەک باسان کرد بەڕاستی بەشێکی بابەتەکە پێم وابێ خوارڕۆیی ئاراستەکەی گۆڕە ئەمە هیچ پەیوەندی بە ئایدۆلۆژیاوە نییە ئەو لەسەر باڵاپۆشی بڕیار نەدراوە یعنی من زۆر باسی باڵاپۆشی کرا کاکە لای ئێمەش ئازادی ڕادڕبرین هەیە لای ئێمەش ئازادی ژیان و تەسەڕوف و هەڵسوکەوت هەیە هەموو کەسێک ئازادە چی لەبەرەکە بەڵام ئێمە باسی ناو حەڕەمی زانکۆکەین ئەبێ حەڕەمی زانکۆ جیا بکرێتەوە لە مۆڵێک لە بازارێک کاتێک کە سەرۆکی زانکۆ بڕیارێک ئەدا ئەبێ ڕێز لە ئیرادی ئەو زانکۆی بژیرێ من پێم وایە ئەم هەموو ڕەیانە ئەمە نەفەزبرین بوو لە زانکۆی سەلاحەدین ئەوان بڕیارێکی جەریئانیان داوە ئەبێ دەستخۆشیان لێ بکەین ئەبێ ڕێگەیان بدەین ئایا سەرکەوتۆ بیان سەرکەوتو نابن ئەوان ڕێزیان لە ئیرادەی و لە ڕەئی قوتابیەکانی خۆیان گرتووە کە ڕای زۆرنی ئەی پێوەرێکی تکەم پێ بڵن ئەگەر ڕاپرسی نەبێ ئەی چۆن ینی زانکۆکە بڕیارێکی بدات کە سپێی نەبیەوێ گۆڕانکاری بدات خوێندکاران دەکەێت قوتابیانی کۆلیژی زمان و ئاداب بۆیان نییە فۆرمی وانە پێژی پڕکەنەوە دەرچوانیان تاکو ئێستا چی دیاکۆکیان لێ بکەین لەکەیەوە دەرچووی ئەم زانکۆیە دەچین لەگەڵ وەزارەتی پەروەردەوانێتن بەشدار بن لە پرۆسەی حکومداری و دەوڵەتداری وەزارەتی پەروەردەیە بنەڕانی بەڕێز لە تیڤ خوا حافیز یەک چارەک کاتەکە درێژەکەمەوە بڵێ لەو بابەتانە باڵا جەنابێت ئەرکتە بە دوواداچوون بۆ هەموو ئەو پێیوەستم بە لە ڕوودا و ستریم سڵاو ڕێز فەرمو بەردەوامی لەگەڵتان بڵێ بە دوواداچوونی بۆ بکەن ئێمە هیچمان لەگەڵ سەرکە دژایەتی بڕیاری سەرۆکاتی زانکۆ ناکەین من ئەو دژ بوو کاک دکتۆر ئەزانین چۆنە ئێوە نەفەستان لە زانکۆی سەلاحەدین بڕی ئێمە چین ئێمە باڕمان بە مافی ئازادی هەیە بە ئازادی ڕادێربڕین من لە چەپەکان دفاع دەکەم کۆمام کاتەوە بێگومانێ من لەم گفتوگویە خۆشببختانە جەنابەکە نوێنەری حزبیشی ئیسلامیشی زۆر بە شێوازیشی منیشویستم ئەوە بڵێ ئەگەر یارمەتی بێ منیش ئەوە بڵێم کە بڵێ خۆشببختانە جەنابێت ئەلمانی بە هاوسەنگی قسەت کرد ئەگە یارمەتی براوی توخوا ڕێکپۆشی یاخود ئەوەی کە باسی ئەەکەین یەک پۆشی قوتابیەک تێکە دێتە زانکۆ کاگرانج سەر و ملی ڕوود بێ لەسەر ئەژنۆی یان بڵێن ئەژنۆی دیار بێ یا دیار نەبێ نازانم هەر چۆنێک بڵێن کە ئێوە باسیەکەن ماڵی ئازادی هەیە لە زل پۆشیەکەیە ئەوە کوێی باڵاپۆشیە کاکە ئێوە کە باسی باڵاپۆشی و ئایدۆلۆژیەکەن من باسی ئەوم نەکردووە ئەگەر ئێوە یارمەتی بن لە فەڕەنسا هەمومان ئاگادارین کێشەیەکی قوڵی گەورە هەیە لەسەر مەسەلەی باڵاپۆشی کە بابەتیشی جیاوازە لەمە ئێمە ئەم کێشەیە زۆر گەورە بووە لەوێ بە تایبەتی جالی موسڵمان کە زۆر ژماران ێجگات زۆرە ئەم بڕیارێکیان دەرکردووە کە لە زانکۆکان بە حیجابەوە خەڵک نێڵن بێتە ژوورەوە واتە ناڵن تۆ بخوێنی ئەگەر حیجابت دەبێت ببوورە ئێستا بڕیارەکان تۆزێ دەستکاری کردوواڵێن ئێمە مەبەسمان موسڵمان نییە خوێنکار نابێ بێتە ناو کڵاسەکانەوە هیچ هێمایشی ئاینی و نەتەوەی پێوە بێ یعنی ئەگەر لۆگۆیەکی مەسیحیتیشە کردەمەلێ ناهەڵین بێتە ژوورەوە ئەگەر فلانت کرد واکەین ئێمە هەمومان لە خاڵێکە هاوبەشین لە خاڵێکا دژی هەمومان هاوبەشی لەوەی کە ئەبێ زانکۆ ستانداردیشی هەبێ بۆ ڕێخستن تەنها لە زانکۆکانی ئەمریکا و فەڕەنسا ژەمە هەیە بۆ نمونە لە هەندێک زانکۆی هەڵێ لۆگۆی نازیەت ئەگەر بە لەشتەوە بێ ناو کەمە ژوورەوە بۆ نمونە هێمایەکەیە بۆ فلان گروپی ترۆریستی وانە لۆگۆیشی داعشی پێوە بێمە ئازادی ڕادربڕینیە ناوکەمە ژوورەوە ئێمە هاوبەشین لەگەڵەوەی کە ئەبێ زانکۆکانمان ئەم ڕێکارە بگرێتە بەر بۆ ئەوەی کە زیادە ڕۆیەک لەلایەن هەندێک خەڵکەواکرێ ڕێک بخرێ ئەی ڕخنەکە لە چییە؟ ڕخنەکە ئەوەیە کە لەم سەردەمی ئازاد و دموکراسیە پابندکردنی مرۆڤ بە یەک ڕنگ بە یەک جل ئەچێتە خانی ڕێشۆنیشی پۆلیسی عادەتەن دامەزراوە ئەمنیەکان
سروشتی کارەکان دسپلینی کارەکان وایە تۆ لە جیاتی ئەوی من پابند کەی بڵی بەس پانتۆلی ڕساسی و کراسی سپی لە بەرکە ئەتوانی کۆمەڵە پابندی تر لەم بینە یانی لە بینی یەکڕەنگی لەگەڵ ئازادی ڕەهایە شتێکی تر هەیە کە ئەو ستانداردەیە کە ئێستا لە زانکۆ پێشکەوتوەکانی دنیاە من هیوادارم زانکۆی سەلاحەدین لە نێوان ئەم دوو بارودۆخە و کاکە دکتۆر زۆر بەهێمنی گفتوگۆکانیشی کرد ئەگە سێرکی ئێستا شەقامی کوردی کردو بە دوو بەشەوە تەنان مامۆساکانی زانکۆ خوێنی باڵاشی کردو بە دوو پەشەوە لە داهاتواتە داعیاتی تری شێبێ خۆ ئەم بڕیاری ئەم بەڕێزە بڕیارێکی سیاسی نییە بڕیارێکی مامۆسایەکی خەمخۆرە بۆ وڵاتەکەی لە ڕوانگی دڵسۆزیەوە ئەم قسایەکە من ئەڵێم ڕێگای ناوەڕاست بگرین ڕێگەی ناوەڕاست بریتێ لەوەی کە ستاندارد بۆ جلوبەرێک دابنین بۆت نەبێ هەندێک جلوبەرێک کە جلوبەرژی ئاهەنگێکە بە جلوبەرژی ئاهەنگەوە بێ بۆ کلاس بۆت نەبێ هەندێک هێما هەیە کە هێمایی خراپن ڕێگە پێ نەدراوێ باقەکی تری من پێم وایە ئێمە ئەو کێشەیە ئەوەنە گەورە نەکەین ببورن خوێنکار بۆی هەیە بە جلی کوردیەوە بێت نەخێر لە چوارچەوەی ئەو ڕەنگەی کە ئێوە هەڵەبژێرن نەخێر زۆر سپاسانەکەم کەس قسەی ماوە بۆی نییە مامۆستاش بە کوردیەوە دەرز بڵێتەوە ئەو کاتە ستاندارد ڕۆژێکی تایبەت بیتن ڕۆژێک بەس ئەوە بڕیارێکی باشە بەس کاگرزم دەمەوێت کوانشتەکەم ئێوە باستان کە دەرێن لەوانەیە ئەوە مامۆستا زۆر حەزەکە بە جلی کوردیەوە دەرز بڵێتەوە چ عیبەیەکی تێدا ئەمە والله ئەوە دەبێ ڕێنمایەکە لە وەزارەت خوێندی باڵا دەربچیتن بەڵام ڕێنماییەک هەیە بڵێ جلی کوردی قەدەغە باشە لە چه فەرمانگەیەکی فەرمان نابیانە و خۆشان لەگەڵ مامۆستاکانیان تقریبان گونجاون جلی کوردی لەوانەیە لە ئەکستەوە جاکە لە ئیمارات ئەگاڵەوە چنە جامیعە زۆر طبیعیش کاگرز دەرێن ئەوە بۆ باڵاپۆشی دەزانی ساندەک دەرێن ئەو بۆ نهێشتنی باڵاپۆشیە کە ئێستا ئەنگۆ باس دەرێن بۆ نهێشتنی نقابەوەیە نەک ئێستا ترسەکەوەیە ئەوان هەیە دەلەوە بۆ نێشتنی نقاب و حیزاب لە زانکۆکان باشە کاگرزم یەکەوەی دەکەم ئەوانی مامۆستا تەڵات ئێستا ئەمە وێنەی ئەوەی دەگرین دەرچوون وێنی ئاهەنگی دەرچوون ئەچوو لێگەر ئەوەکەی وێنیاک دەرچوون هەموو ئێستا پۆستەرەکانیان بە یەک ستایلیە لۆ یەک ڕەنگە لۆ ئەوانی کۆلیژی ئەندازیاری نەمەسەن هەتا ئەوەکانیان لەبەردەکەن کورد لۆ ئەوەی پزیشکەکانن دەچن بە سکراب لەبەردەکان لۆ ئەوەی پەرستارن بە ئەوەکان دەکەن لۆ ئەوانی کۆلیژی ئەدی باشە لۆ باە گۆژ بێتن وێ یاننا پارە سرف بەڕای جەناب لە ڕۆژ ئاهەنگی دەرچوونە قوتابی نیە سەروی ملیۆنێک دینار سرف نەکەن بەس دەزانە قوتابی هەیە نشتە ڕۆژی ئاهەنگی دەرچوون لەبەرەوەی دەرێ ئەمە نیتم دەرێ پارەم نییە باشە لە کۆتاییدا بینەرانی بەڕێز من یە کۆمنتم هەیە بەس وەزارەت خۆی بێبەری کرد لە کۆمەڵک ڕێنمای دەڵێ دەسەڵاتی کارژێر و دارایمان بەوەتە بە زانکۆکان و بەشێکیان دژایەتی بەڕێز دکتۆر کامەرانیان کرد بەڵام سەد نمونەت بۆ دێنمەوە کە وەزارەتی خوێنی باڵا دەستی زانکۆکانی گرتووە و لە لای خۆمەشەوەمەوە هەیە پێم خۆش بکاتۆرتوانە کەوتی هەندێک نمونەم بۆ بێنەوە لە زیادکردنی کورسەکانی خوێنی بە کالیۆرۆسە لە زیادکردنی خوێندی گۆڕانکاری لە خوێندنی باڵادا لە لیژنە دروست دەکرێتن لە وەزارەت بێپرسی زانکۆکان من هەر ڕۆژنووسراوەکەم بۆ کاکتۆر کامەران نردووە کە لیژنەی گۆڕینی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە دانراوە بە بەشەکەی من کە بەشی ئینگلیزە کۆلێژەکەی من ڕای پێ ئەسن ڕای وەرنەگیراوە بۆیە پێم وایە وەزارەت خۆی بێبەرینە کە لە گۆمەڵک پرسا کە پەیوەندی بە کۆی گشتی باشی خوێندن هەیە وەزانکۆی سەلاحەدین بەتەنیا بەستخوا ئەمە یەک تۆز لەگەڵت قساکەم وەکو وەزارەت مامۆستا بۆی نییە بە جلی کوردیەوە وانە بڵێتەوە بۆنە بەڵام وەکو کاگتۆروتی وەڵام من 100% جنابی بابە سیاسی نێڵێن تکاتان یەکە جنابی سەرۆکی پەرلەمان بە جلی کوردی شۆخ و شەنگەوە ماشەڵڵا ڕۆژانە داوامەکە و زۆر جوانشە لەسەر شاشەکان مەبەستم لایەنە سیاسەکەی نێت تکالی یەکەم شۆخ و شەنگ و ئەوانەیە بەردەوام جلی کوردی سەرۆکی هەرێم بە هەمان شاو کاک دکتۆر ئەگەر ئەو جلە هینی تیان نەکرێت ینی جیاکاریتان نەکرێت بڕۆ ناکەمە ڕێگر بێ کە ڕەنج جیاکاری چییە من ئێستا مامۆستای زانکۆ هەیە حەزی لە جلی کوردیە وا تێگەێنراوە بۆی نییە بە ناوی وەزارەتەوە مامۆستایان نەکراوە کاگرنجخوا بە ئەوە بۆ ئەم دکتۆرە بە ڕێزەی هاوڕێم من ڕووی دەمم لە ئەم نییە بەس ڕووی دەم لە سەرۆکی زانکۆکێتی دڵنیاتەکەم نیەتی دوکە ئارام سەر بەخۆی کارژێر و دارایی زانکۆکانە بەڵام یەک نمونەی هێنایەوە سەبارەت بە کورسی وەرگرتن کاکەڕەنج جەناب و شایەتیمان بۆ دەی ئەوە سیاسەتی حکومەتی هەرێمی کورسانە ئەوە سیاسەتی حکومەتی هەرێمی کورسان بوو 45% پارالەڵیشکان کە لە بەرنامەکانی کەشا پێمەتووی نەک ئەوەی بڵێن وڵات دکتۆر ئارام تەداخلی دارایی زانکۆکانی کردو ئەوە سیاسەتی حکومەتی هەرێمی کورسانە کە
کە سوکاری خۆمان بێن لە زانکۆ حکومیەکانە چانسی خوێندنیان بدەینێ نەوەکو ڕوو لە شوێنی کە بکەن و تۆمەتیکەمان ڕوبڕووکەنەوە ئەوە سیاسەتە گشتەکەیە ئەمە بتەنا بۆ لەشتان ساغ بێ سپاس بۆ بەشداریکردنتان بینەرانی بەڕێز بەڕاستی ئیتر ئەمە بڕیارێکە هەندێک کە سەڵێ ئەمە بۆ ئەوەیەکە وردە وردە کچان بکرێن بە باڵاپۆش هەندێکەڵێن بۆ ئەوەیەکە دژی باڵاپۆشیە بۆی باڵاپۆشەکان واز لە باڵاپۆشی بێنن هەندێکەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە کچان داپۆشن هەندێک بە پێچوانەکەی و قساکە بەڵام لەبەری بڕیارەکە پەیوەندی بە شەریحەیەکەوە کە زۆرترینن لە کۆمەلگایە لە هەموو حاڵەتێکە بابەتەکە گفتوگۆ هێنا بەڵام لە کۆتاییدا منی ژەڵم بەڕاستی ناعەدالەتی خراپ و گەورە ئەوەیە کە لە سەدا 6 بۆ هەفتای بێئیشەکانی ئەم وڵاتە دەرچووی زانکۆکەی کاک دکتۆر و کاک دکتۆر و خاتو دکتۆر و خاتو دکتۆرن ئەگەر ئەتانەوێت ناعەدالەتی نێڵن کار دروست بکەن بۆ دەرچووەکانتان ئەوە جیاوازی چینایەتی لە هەموو شتێک زیاتر نایڵێ بەڵام وەکو یەکپۆشی و نایەکپۆشی ئەوە من خوێندکاری زانکۆ نیم بۆم نییە ڕێی خۆم بڵم کاتێکی خۆش بۆ مولایەکتان بەخێر بن سەر چاوم.